و ئەمانەوێ لە کەشێکی ئارام و لە گفتوگۆیەکی درێژە گوێمان لە هەموو لایەنە یاسایی و ئابوووریەکانی بێ. داوا لە بەڕێز دکتۆر لەتیف مستەفاکەین بفەرمێ لە ماوەی نیو کاتژمێر باسەکەی خۆی باسکا و دوایەوە کاک محەممەد کەریم زانستیانە بکەین هەم لە ڕووی یاساییەکەەوە هەم لە ڕووی ئابوووریەکەیەوە. طبعا بەداخەوەی وای لێ هاتووە ئێستا گەر تۆ دیفاع لە سایەی بڵێن ئەم سیاسەتەی کە پەیڕەو دەکرێت دیفاع لە دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان بکەی خەڵک ڕخنەبارانت دەکات و تەنانەت وا وێنات دەکەن کە تۆ کۆیلەی دەسەڵاتی هەرچەندە مەواقیفیش تەبوو بێ بەڵام وا خەڵک نەحەقیشی نییە بەڕاستی ناقی نییە چونکە هیچ خێری لە نەوتو لەم بابەتە نەبینیوە کە لە دەستوردا بە جوانیدا لە قازانجی هەرێمی کوردستان داڕێژراوە. ئێمە بابەتەکە دەکەین بە سێ بەشەوە. بەشی یەکەم مافە دەستوری و یاساییەکان لە مافە دەستوریەکانی هەرێمەکان لە ناو دەستوردا چۆن داڕێژراون. دووەم کەم و کورتیەکانی دیفاعکردن لە کەیسەکە لە بەردەمی دادگای فدرالی و قرارەکە بۆ دەرچوو. سێمیش لێکەوتەکانی چین و دەبێت چی بکرێت. سەبارەت بە بەشی یەکەم طبعا سەبارەت بە فیدرالیەت یعنی دابەشکردنی دەسەڵات و سامان لە مادەی 100 دەسەڵاتی دابەش کردووە لەگەڵ 150 طبعا لە مادەی 100 11 12 و 13 14 سامانی بەش کردووە بە تایبەتی 11 و 12 باسی دابەشکردنی سامان دەکات بە تایبەتی سامانی گرنگی عێراق کە نەوت و غازە بۆ اعتیبارەی عێراق 50 لەوە تا دروست بۆ تقریبا پشتی بەم سەرچاوەیە بەستەوە بە زۆری. طبعا فدرالیەت بۆ دابەشکردنی دەسەڵات لە نێوان فدرالیەت و هەرێمەکان سێ ڕێگا هەیە. ئەمە زۆر تەقلیدیە زۆر باوە یاساییەکان سیاسیەکان دەیزانن بەس بەوانەی سیاسی و یاساییین بە کورتی دەیانڵێم. یەکەم ڕێگا ناجیحە باوەکە ئەوەیە دەسەڵاتەکانی دەوڵەتی فدرال دیاری بکرێ بەیەک دوو سێ چوار بە عەرەبی پێی دەڵێن عەلا سەبیل الحەصر ئەوەی کەمایەوە هی هەرێمەکانە. ئەمە هەموو فدرال ناجیحەکان بەمایان وەرگرتووە بە ئەمریکاشەوە کە تۆپی فدرالیەتە و یەکەم نمونەی فدرالیەتە. دووەم هەیە هەردووچیان باس دەکات ئەمانەی هەرێمەکان ئەمانەی فدرالن. ئەمە ناجیح نییە بۆ لە داهاتوودا کە دەسەڵاتێک پەیدا بوو بە گوێرەی پێشکەوتنی ژیان نیزاع دروست دەبێت لە دەستوردا باز نەکراوە هی کامیانە. ئاخر شێواز دەسەڵاتی هەرێمەکان دیاری دەکات یەک دوو سێ چوار ئەوەی کەمایەوە هی فدرالە عکسی ئەوەی یەکەم. ئەوەی یەکەم ئیتیمام دەدا بە فراوانکردنی دەسەڵاتی هەرێمەکان لەسەر ئەساسی دەوڵەتی فدرال. فەلسەفەکەی ئەوەیە. ئەوەی کۆتایی ئیتیمام دەدا بە فراوانکردنی دەسەڵاتی دەوڵەتی فدرال لەسەر ئەساسی لەسەر حسابی هەرێمەکان. عێراق بەمە یەکەمی وەرگرتووە. عێراق بەوەی یەکەمی وەرگرتووە لە مادەی 110 سەیریکەن دەڵێ دەسەڵاتی حەسری. دەسەڵاتی حەسری لە مادەی 110 ژمێردراون 9 دەسەڵات. لەوانەیە کاتەکە بوار نەدا بیان خوێنمەوە بەس بە سەریعی دایانڵێم. طبعا یەکەم شت سێ دەسەڵاتە تەقلیدیەکە دیفاع خارجیە مالیە. ئەم سیانەی داون بە دەوڵەتی فدرالی. بڕگەی یەکەم باسی تەمسیلی خارجی دەکات. طبعا هەرچەندە هین هەیە غموس هەیە لە زاراوەکان لەوانەیە ئێستا کاتی نەبێ من چووکە دەمێ بابەتە ڕئیسیەکە باسکەم بەڵام ئەویش دەشێت قسەیان لەسەر بێت لەوانەیە بۆم کۆڕە نەبێ. سەیریکە یەکەم بەڵێ وێنە نەخشە کێشان ڕسم سیاسە چونکە ڕسمی سیاسە و تەنفیزی سیاسەت جیا دوای باسی دەکەین. نەخشە کێشانی سیاسەتی دەرەچی نەڕایەتی دیبلۆماسی گفتوگۆکردن لەسەر پەیماننامە و ڕێکەوتنە نێوە دەوڵەتەکان سیاسەتی قەرزکردن و ئیمزاکردن و ئەو شتانەی دەرەچی بڵێن سیاسەتی قەرزکردن و ئەوانە لەگەڵ نەخشە کێشانی سیاسی ئابووری و بازرگانی خارجی سیادی. دووەم دانانی سیاسەتی ئەمنی نیشتیمانی و دامەزراندنی قواتی مسلحە و دیفاعکردن لە ئەمنی سنوورەکان. سێم نەخشە کێشانی سیاسەتی مالی و گۆمرجی و دەرکردنی عوملە و سیاسەتی بازرگانی لە نێوان هەرێم و پارێزگاکان لە ناوخۆ یعنی و دانانی بودجەی گشتی
و هەروەها نەخشە کێشانی ڕسمی سیاسی نەقدی و بانقی مرکزی و ئەم شتانە. طبعا ئەنجا دێتە سەرەوەکانی تر دیاریکردنی پێوانە و کێشانە و مەسەلەی جنسی و تەجەنوس و ئیقامە و هجرە و لجوء و مەسەلەی سیاسی تەڕەدودی بەسی برۆکاست و ئەوانەی ئیزاعە و بڵێن ئەوانەی اختصاصی پەخش و ئەوانە دانانی سیاسەتی ئەو سیاسەتانەی کە تایبەتن بە سەرچاوەکانی ئاو لە خارجی عێراق و بۆ ناو عێراق لەگەڵ ئیحسا و تعدادی سوکان. ئەمە دەسەڵاتی حەسرین لە سەرەتا دەڵێ چی دەڵێ لە سەرەتای مادەکەیە دەڵێ تەختص السلطات الاتحادية بالاختصاصات الحصرية حصري exclusive أو نبى إنجليزيا حصري استثنائي واتا غيري أما دصلاتي حصريين شكبوي هاي ضلت دو يانزا اختصاصي اتحادين أما جرينجا لديها براندويتي أو معناه حصري شكل لما دي صو بانزا ضل غيري حصرية كان بابي مسري كوابل لما دي صودا دا صلاة حصرية كاني دياري كردون نودانا أما سبارد بدا صلاة أنجا دينا سربشي دوام كسروتا قرنقا كي عراق نوتو غازة لما دي صودا دالله ملك الله نوتو غاز ملك شعبي عراقي صو يانزا بالا دا سقوتم صو دوانزا لا دا بالا صو دا ساخوين موم ملاك زوريود هينيش دقا دكتور بازيل الرقم هذا ده طبعا صو يانزا دالله نوتو غاز ملكي همو شعبي عراقي لهمو خاليهم محافظات هي دالله معناه اختصاصي حكومة اتحادية نخير وانية شعبي عراق مساوينا بحكومة اتحادية شعبي عراق مساوينا أما يعني شي فلسفيش كهي ضليت نوتو غاز ملكي تايبتني يسأل أمريكا وأوانا توقر لولاة الرأسمالية صرفة كان توقر عرضي كتبو نوتي تيابو دوزيتو يخوت ليرة علي خونية توقر عرضي كتبو نوتي تيادو زرايا ودولة تواني مصادريك بس طبعا بتعويزي عرضك وباتي زرارة كان أم فلسفي لبشتوي بوي كزنا لها مهمنا بس بداخل كل سنة وانية سأل كل سنة هم يملشي هم بيري خوانه هم بيري خوانه والله بخصص القانون يجنا هرب عن تريات أما أو أنت ببين السر ما دقرنجا كما دي صوت وانزا ما دي صوت وانزا بحسي دوشتي كدوا باسي إدارة تنفيذ لقل باسي رسمي سياسة تخطيط سريك رسمي سياسة لقل تنفيذي سياسة دوشتي تجاوز فقرية كم باسي إدارة دانا فقرية دوم باسي رسمي سياسات رسمي سياسة إدارة يعني اشتي روجانا قران بدواي استكشاف استغلال دوزينوات تنقيب درهنا أما هم إدارة اشتي روجانا تنفيذ رسمي سياسة داناني خطط بلاني بين صالي دا صالي داناني ياسا شون بلان دانين بوي أمنو تبيشخي لبرقية كما باسي إدارة دكا تنفيذ دليت شي بحرفي دليت إدارة داني نوتو غاز لقل أو بارزقاو هريماني منتجن أصل ضل حكومة اتحادي بيلدستي أصل بلام دليل لقل شيء هريمو بارزقا منتجة كان أواني نوتيان نيا هيج مشكلة نيا منتجة كان بلام لشيء الحقولي حالي نيوتا أم حالية ببيه نيوتو بلام دلد بمرجك وارداتك ترخام بكري أو بهمو عراق بجوري نسبة وحاجة سكانو بداويستي لقل بداني بشك بو أو ناوتاني كزور محروم كراو زورتر محروم كراو الآن رجمي بيشو يان بو استاش يان بلين دواتر محروم دكرين برقي دوام باسي رسمي سياسات دكا رسمي سياسات باسي حقولي حالي ومالي تياني شو كيدارنيا رسمي سياسات بوداهاتوا ضليت بهردو كان دكري معا لبين حكومتي اتحادي وأقاليم ومحافظاتي منتج بيكو طبعا ما دي صو سيانزا باسي آثاري كردو ما دي صو شوارده باسي دا صلاة مشتركاني كردو وكو قومرقو أو كهرباء أو تربية وتعليم وأمشتانا ما دي صو بانزا هاتو براندويتيو ضليت هرشتاق لدى صلاتي حصرية أنا أبو حصرية أعتمد دي صودا شو كلمة حصرية بس صودا هي هري مكانها الله بلام مشتركة كان أجر تعارض دروز بولا بين قانوني أقليم وقانوني فدرالة
ئەولوێت بۆ قانونی ئەقلیمە. طبعا بەم پێ بێ حقوقی نافذ حالی یعنی چی؟ ئەو کاتەی کە هەبوون وەختی نەفازی دەستور کەی نافذ بوو؟ هەر بە جۆرەی مادەی 144 دەڵێ ئەم دەستورە دەچێتە بواری نافیزەوە دوای ئەوەی کە حکومەت پێکێن یەکەم حکومەتی پێ تەشکیل بوو. یەکەم حکومەتی مالیکی کەی تەشکیل بوو؟ 22/5/2006. واتە تەفسیری حالی ڕۆژی نەفازی دەستورە. کەوا بێ حقوقە حالیەکان هی هەرێمەکانن، هی ئیتیحادین. ببرن حقوقە حالیەکان ئەو ڕۆژە هەبوون مشتركن. أصل أوي حكومة اتحادية دار عندك بلام لقل هرم وبارزقا منتج كان بلام واني حالي نيني هرم كان. أما سبارد با أم بشي واتە لە دەستور دا تەنزیمێکی باشی نەوت و غاز کراوە لە بینی هەرێمەکان و حکومەتی ئیتیحادیە و ئەولویەتیش دراوە بە هەرێمەکان. کەوا بێ ئەگەر حقوقێک حالی نەبێ دەشێ هەمووی بۆ هەرێم بێ لە ئیستیکشاف، ئیستیخراج، تەنقیب، ئیستیغلال، ئەمێنێتەوە سەر عقود و بەیعی بۆ خارجی. ئەمەیان بابەتێکە ئەگەر بگەڕێنەوە بۆ مادەی 1 بۆ مادەی 100 بڕگەی 1 ئەوە دەشێ دەسەڵاتێکی فیدرالیە. واتە هەرێم دەتوانێت هەموو ئەمانە بکا بەڵام عقودی خارجی و ئەوانە و فرۆشتن دەبێت حکومەتی اتحادی بکا بە جۆرەی مادەی 100. ئەمە بۆ حقوقە مستەقبەلیەکان. حالیەکان دەبێت بەیەکەوە بیکەن لە ئەوڵەوە. واتە ئەوانەی ئەو حەقلانەی کە لە کوردستانیان لە هەر هەرێمەکە تا ڕۆژی نەفازی دەستور هەبوون دەبێت لە ئەلفەوە تایە هەمووی بەیەکەوە بیکەن. بەڵام حقوقەکانی کە حالی نین واتە وەختی نەفازی دەستور نەبوون هەرێمەکان هەرێمی منتیج دەتوانێت لە بدواداچون استكشاف تنقيب استخراج استغلال دەرهێنان تصفية هەمووی بکا بەس هین نەبێ فرۆشتن. چونکە گرێ بەسە نێو دەوڵەتەکان مەسەلەی خارجیە بچێتە بڕگەی بابی فڕگەی یەکەمی مادەی 100. ببورن وڵایی هەندێک خەڵک بە پێوەن داوای لە برنتان لێ یەکەین. ئەی کورسیمان نییە کاک ئوستازینە کاک شەڕجان. ئەگە کورسی بەتاڵ هەیە طبعا ئەمە معادلەکەیە. طبعا ئێستا قرارێکی محکەمەی اتحادی دەرچووە قرارەکە سەیریکەن دوو داوایە. داوایەکی ئەمە ئەوە بەشی یەکەم وەزەم بەشی یەکەم تازا ڕادەیەگڕوونە. بەشی دووەم ساڵی 2012 پێش ئەوەی سەیریکە حکومەتی هەرێم نەوت و غاز بە ڕەسمی لەگەڵ تورکیا و مورچیا ئیتفاقە کە نازانین ئیتفاقە چۆنە. پێش ئەوەی ئیتفاقە حکومەتی بەغدا داوایەکی لەسەر حکومەتی هەرێم کرد. طبعا لەسەر وەزارەتی سامانە سروشتیەکان دەڵێ عەقدەکانتان مخالفی قانونی ئێمە، مخالفی قانونی وەزارەتی نەوتی اتحادین. باسی دەستور و نادەستوری هەرێم ناکات. طبعا من ئەو کاتە ئیستیشارەیان پێ کردم وتم ئەمە زۆر ئاسانە مادام ئەم داوایە پشتی بە قانون بەستووە قانونەکە 76 دەرچووە ئەم قانونە خۆ ئەلەفەی دەستورە هەر داوایەک لای محکەمەی اتحادی بکرێ وەسڵەکە وەرەگری ڕقەمی داواکە جەلسەی داهاتوو دەفعەگەڵەی کاکەوە داوا کراوە داوا لەسەر قانونەکەی بکە بڵێ قانون نادەستوریە چونکە زەمەنی مەرکەزیەتە هەر ئەلفوبایە. لە جەلسەی داهاتووی داواکە دڵی کاکە ئەم داوایە نادەستوریە ئەم داوایەوە پشتی بە قانونێکی نادەستوری بەستووە ئێمەش داوامان لەسەر قەید کردووە داواکەین بوەستێنرێ دەوەستێنرێ پێڵەن ئیستیخار نەیان کردووە. تا 2017 داوای دووەم تۆمار کراوە لە ئەندامی ئەنجومەنی پارێزگای بەسڕەوە دەڵێ قانونەکە نادەستوریە. طبعا ئەمەش حسم نەکراوە تا هەیئە تازەکە هەیئە کۆنەکە حسمی نەکرد هەیئە تازەکە حسمی کرد. ئەمەی کە 2021 دوای تعدیلی قانونەکە هاتنە سەر پۆستەکانیان هەردووچی کردون بەیەک. طبعا ئەمە ناوێ بکرێ بەیەک هەموو قانونێک دەزانێت دوو مۆزوعی جیاوازن. یەکیان باسی عقودی بەیع دەکا یەکیان باسی قانونێک دەکا کە مخالفەی دەستورە. ئەمە شتی قانونین یعنی مۆزوعەکان یەک نییە. لە حاڵەتێکدا دەبن بە یەک ئەگەر مۆزوع یەک بێت یان خصوم و مۆزوع یەک بێت.
طبعا محكمة برياري داوە دەڵێ یەکەم لە ئەنجامی بینینی داواکەیە دەڵێ یەکەم قانون نەوتی غازی ئەقلیم بە کولی مخالفی دەستورە. دووەم عقدەکان باتڵن و حکوومەتی ئیتیحادیە توانێت تەتەبوعیان بکە بە دوایاندا بچێت بۆ کوێ هەن بەدەست چێوەن لە کوێن. دیارە ئەم قەرارە وەکو وتم بە مطلقی هەڵوەشانەوە پێچەوانی دەستورەکەیە، بەڵام بەڕاستی مقەسرەکە چێیە؟ یعنی ئێستا زۆر جار جومان لە سیاسیەکان دەبێت بەتایبەت دەسەڵاتداران زۆر هجوم دەکەنە سەر بەغدا وەکو وایە بەغدا وەکو زمانی زوو ئەم کارەی کردبێ. ئەنی بەڵام ئەمە جێی پرسیارە بەڕاستی. من بۆ خۆم پێم وایە بە ئەنقەست بێیان بە کەم تەرخەمی ئەم دەعوایە لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمەوە ئەگەر دۆڕابێت دۆڕاوە لەبەر 5 هۆکار ئەمانەی خوارەوە. یەکەم جارە دەڵێن محکەمەکە نادەستوریە بە گوێرەی دەستوری حالیدا نەمەزراوە، بە گوێرەی قانونی کۆن کە لە سەردەمی ئەیاد عەلاویە دەرچووە دامەزراوە. بە گوێرەی دەستوری حالی دەبێ قانونێکی نوێ دەربچێ بە 2/3 کە تیایدا خوبەرا و فقی ئیسلامیشی تیابن، خوبەرای قانون و فقی ئیسلامی. ئەم قسەی ڕاستە. دەبێت قانونێک کاک ئەحمەد لە دەورەی ڕابردووە ئوستاز ئەحمەد لە دەورەی ڕابردووە لە دەورەکەی ئەوانە تێپەڕی و جەنابی لە مالیەکە شارەزای لە قانونەکەش دەبێت قانونێکی نوێ دەرچێ بە 2/3 تێنەپەڕی هاتن قانونە کۆنەکان تعدیل کرد. ئەم قسەی ڕاستە، ئەمە مخالفی دەستورە و هەروەها تەشکیلەکەشی مخالفی دەستورە چونکە خوبەرا و هینی تیانێ خوبەرای ئیسلامی و قانون ئەمە لەگەڵینیان تازە دەستورەکە وا دەڵێ. بەڵام بێ زەحمەت کێم قانونەی تێپەڕان؟ ئایا ئەگەر کورد لەم قانونە نەبووە کە ئەڵێن کورد مەسمەمان زیاتر دەسەڵاتدارانن تێدەپەڕی؟ نازانم ئەمە چیان لەگەڵ بۆ چیان لەگەڵ نەبوو، خۆ هەر یەکانی اتهامی یەکێک دەکەن. دوو ئەمە یەکەم کەوا بێ مەسەلەی ئەوەی کە تۆ محکەمەکە نادەستوریە کەلیمەتو حەقین یوراد بها باطل، خۆی ڕاستە قسەکە، بەس تۆ مەبەستت ئەوە نییە قانونەکە محکەمەکە نادەستوریە، تۆ مەبەستەوەی معیبی بکەی کە خۆت بەشداریتیە لە قانونی شتێکێ دەڵێ کە تۆ ناکرێت بۆ خۆت سەبەبی بۆ شتێک بیکەی بە حوجە بەسەر خەڵکەوە. شتێک لەسەر دەستی تۆ کرابێ ناتوانین نەقزی کەیتەوە، ناتوانانی پوچەڵی کەیتەوە یان بەرامبەر بەکاری بێنی. ئەمە یەکەم. دووەم، دادگاکە نابێ بە پشکێنە بێ. ئەگەر هەموو دایرەکانی تریش نابێ بە پشکێنە بن قەینا ئامنتو ئەوەیان خەڵک پێی ڕازیە. بەس چۆن دەبێ محکەمە بە پشکێنەی تایفی و حیزبی بێت؟ ئێ بە پشکێنە داتان مەزراند. یەکێتی دانەیەک، پارتی دانەیەک، ئەوەندەی سەدری، ئەوەندەی سوننەکان دادوەرن، بەڵام بە پشکێنەی خۆیان دەڵێن، خۆیان 100 جار لە میدیاکانی خۆیانەوە دەڵێن 1000 تەسریحەیەک کە دادوەرەکانمان بە پشکێنەدانداون. باشە تۆ خۆت ڕازیبی دادگایەک بە پشکێنەی حیزبی دابمەزرێ، تۆ تیا کەمی نەبی، نەتیجەی چی تەوەقعەکەی؟ ئەگەر دادوەر بێ دەبێ ویژدانی دادوەری هەبێت، نابێ پەنابەرێتە بەر ئەو شتانە. ئەگەر دادوەر بوون وەکو دادوەر دامەزران زۆری نەو کەمینە نییە، ویژدان مهمە. کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان چونکە ویژدانیان هەبوو توانیان انتخاباتێک بەڕێوە برن کە حەدی ناڵێن زۆر حەدی ئەدنای قبولیەتی هەبوو. مەجلیسی ئەمنی شادەی پێداوە یەکەم جارە لە عێراق. بەس کە تۆ دادگای فیدرالی بە محاسە پێک دێنی و تۆ تیایدا کەمینەی دەبێن چۆن تەوەقعی دەرەنجامێکی جیاواز دەکەیت؟ یعنی ئەمە گەمژەییە بەڕاستی. سێم، بۆ داواکەتان لەسەر هینی فیدرالی نەکرد. بۆ کاتێک 2012 کە حکوومەتی ئیتیحادی داوای کرد لەسەر قانونەکەنا لەسەر نەوت لەسەر عقودی نەوت پشتی بە قانونێکی مرکزی بەست بوو کە تحصیل حاصل داواکە براوە بوو، بۆ داواتان لەسەر قانون نەکرد. هەیە کۆنەکەش بۆ علمتان یەک قەراری دژی هەرێم نەداوە تا غێری ڕیفراندۆمەکە نەبێت کە خۆیان پێی رازی بوون، هیچ قەرارێکی دژیان نەداوە. هەیە کۆنەکە بۆ 9 ساڵ ئەو شتەتان نەکرد. ئەمە یەک شتێک بڵێم لەم نەتیجەیە. شتێکی تر باشە، بڕیار دژی هەرێم بە 2/3 دەدرێ، دژی شتەکانی تر بە زۆری نەدەدرێ. 2/3 عین دەبێت 3 دادوەر رازی بن، 6 رازی بن، بەڵێ 3 ناڕازی بن. باشە ئەمان دوانیان هەیە، دوانەکە ئیمزایان نەکرد، یعنی مخالف بوون. خەڵک دەڵێ قەرارەکانی ئیمزا کردەوە جیایە، مخالفیش بێ ئیمزایەکی، بەس دەنووسی مخالفم لە ئەوراقەکە.
باشە بۆ دوانی تریان پێ قەناعەت نەکرا ئەی ئەو خۆیان هینیان نەدەکرد خۆیان با نەدەدا کە ئەوان سوننەکانیان ڕێخستون ئەخر بینێدان بۆ بە مەرجع و سوننە ڕێک دەخەین و ئەی باشە دوودا دووریان سوننن دوانی تریشان سەدرین ئەی بۆ کاکە چوارنا دوان ئەمەش ئەوە لە آخر شت کە هەر گومان دەکرێت کە ئەم داوایە من دەڵم دۆڕێنراوە بەمە بەست بە گوێرەی مادەی 5 لە قانونەکە کە هەر کۆنەکەی تعدیل نەبووە دادگا دەبێ هەمووی دانیشن هەر نوێیەکەی دانیشێ نیسابی انعقادی دروست نابێت ناتوانێت بە زۆری نەدانیشێ باشە بۆ دوو دادوەرەکەی خۆیان نەکشانەوە پێشەوە خۆ قەرارەکە یەکسەر دەرناچێ قەرار دەنووسرێتەوە بۆ ئینسحابیان نەکرد طبعا ئیوا دەڵێ احتیاتیان دانا احتیات دانادێ ئێمە داوایەکمانەوە بۆ موچەی مۆزەفەکان 3 جەلسە دادوەرێکیان نەخۆش بوو تەعجیلیان کرد احتیات کەی دانارێ ئەگەر مرد نەخۆش بەهۆی نەخۆشە تووشی عەجز بوو عن قیام بمهام وظیفەتی یان ئیستیقالەی کرد یان خلو ئەبێ خلووی منصب هەبێ نەک غیاب بۆ سەحبیان نەکرد بۆیە من پێم وایە بەڕاستی ئەم دۆڕاندنە بۆ ختووکەی مەسەلەی نەتەوایەتیە یعنی بەداخەوە یعنی هەموو شتێک وای لێکراوە ئێمە یعنی مەسەلە گرنگەکان واز لێ دێنن بۆ مەسەلەی شکلی و ختووکەدانی هەستی نەتەوەیی بۆ چونکە ئەم بڕیارە من پێم وایە لەسەر ئەرزی واقع جێبەجێ ناکرێت بۆ جێبەجێ ناکرێت لەبەرەوەی هەر تەنها پەیوەندی نیە بە هەرێمەوە پەیوەندیەوە بە دەوڵەتانی ناوچەکەشەوە یەکێک لەوانە بە تورکیا یعنی ئەگەر تورکیا ڕێک نەکەوێ ناڵێن بڕیارە جێبەجێ بکرێت یان شەڕی لێ دەکەوێتەوە تورکیاش لە یەک حاڵەت ڕێک دەکەوێت ئەگەر بێت و ئەوەی ئێستا لە هەرێم زیاتری دەست دەکەوێت بەغا زیاتری بداتێ بەغاوە ناکات چونکە بۆ ئێستا حاڵی حاضر ئەو نەوتەی هەرێم دەیفرۆشێ زۆری لێ دەست دەکەوێت تورکیا کەمی دەمێنێتەوە عێراق وڵاتێکە خاوەن سەروەریە چ مەجبورە بێت ئەوەنەی تربا بە تورکیا خۆ وەکو نەوتەکەی خۆی دەیفرۆشە کە ڕژێکی بە سیعری جیهانی دەیفرۆشێ یعنی مەبەستمەوەیە ئەم بڕیارە لەسەر ئەرزی واقع جێبەجێ ناکرێت جێبەجێ نەکردنەکە شەر پەیوەندی بەناو خۆوە پەیوەندی بە هێزی دەرەچیەوەیە جێبەجێکردنەکە یعنی شەڕ یعنی تقریبا ئەگەر هینێک بکەین ها تەشابوهێک مع فارق طبعا وەک لەگەڵ جیاوازی ئێستا بۆچی ناتوە ناوێرێ نۆفلای زۆنەکە بکات لەسەر رووسیا ئەڵێ بێ بە شەڕی جیهانی تیارێک ماخستە خوارد بە شەڕی جیهانی نابێت شەڕی جیهانی یعنی ئەگەر لە بینی رووسیا هەستان بەوەی منعی تەیاران بکەن دەبێ بە شەڕی جیهانی ئەمە یێرەش وایە ئەگەر هاتنە پێشەوە دەبێ بە شەڕی ینی تورکیا تەدەخول دەکات تورکیا مەسلحەتێکیە لەو حاڵەتە ئەگەر تورکیا ڕازی بکرێ تورکیاش پێم وانێ عێراق پێم وانێ بە ڕازی بێ لەوە زیاتر بە مەرجی زەلیلتر یعنی ئەوەنەی بێنەوتەکەی بە بەلاش بات وەکو ئەڵێن نیسبەتێکەدا بە ئۆردۆنەوانە بە بەلاش قەیناوەڵەوە عەرەبنان دەمەیانیشم پیانە حەلەکە چییە بەڕاستی حەلەکە بەڕای من ئەمەی خوارە من لە نووسینی شاوتومە دەڵێم دەشێ ئەمە بکەین بە دەرفەت دەڵێن دەشێت ئەمە بکەین بە دەرفەت ئێستا بڵێن قەرارێک دەرچووە قەرارەکە لە محکەمەی اتحادیەوە قەرارێکی باڵایە ئێمە دەستمانتیانە بەعەکسەوە پێمان ناخۆشە فەرموو ڕێککەوین لەگەڵ بەغا ڕێککەوین بەغا دەوڵەتی خۆمانە عمقی خۆمانە ئەوە دەرکەوت مەسەلەی سەربەخۆبوون وشت مەحاڵە دەرکەوت سەربەخۆی ئابووریش گەورەترین زەرەدی لیاوین خۆ ئەگەر قازانجمان کردایە باش بوو ئەگەر ئێستا بنزین لە کوردستان ئەگەر لە بەغا 450 لێرە بە 200 بووە خەڵکەمە یگوت مەینێرنەوە ئەگەر معاشی مۆزەف لە بەغدا ملیۆنێکە هاو پیشەکەی ملیۆن و نیوێکی وەرگرتایە خەڵک دەگوت مەینێرەوە بەڵام کاتێک کە تۆ لەسەر دەستی حکوومەتی خۆت بووی بە مواتنی دەرەجە دوو ئەو حکوومەتەی کە دامان مەزران ئەو دەستورەی کە دامان مەزران سەرەتا داوای گەرەنتیمان کرد بۆی حکوومەتی عێراقی نەمان کاتەوە بە پلە دوو داوای زەماناتمان کرد ئێستا وامان لێ هاتووە لە سایم حکوومەتە بووین بە پلە دوو داوای زەمانات لە حکوومەتی اتحادیەکن بینەوە بە پلەیەک ئەو واقعە عند دەسەڵاتدار ئەگەر جۆی خۆی لە ماکەڕکات یان بێ ئاگایان یان کەسێکی تاوانبارە لەم ڕوانگەیەوە من دەڵێم باشترین ڕێککەوتنەوە بیکەین بە دەرفەت بۆ ڕێککەوتن بڵێن کاکە قەرارەکە دەرچوە لایەن محکەمەی اتحادیەوە ئەم قەرارە ئێمە دەسەڵاتی باڵایە قانونیە بڕیاری داوام عەقدانە باتڵن ئێمە ڕێککەوین لەگەڵتان ڕێککەوتنەکە ڕێککەوتنی شەرەفمەندانە بچین لەسەر قانونێکی نەوت و غاز ڕێککەوین و فعلا با سەیریکە با هەموو ئەوانە بکرێت بەتایبەتی بۆ حقوقی مستەقبەلی ئەوەی کە لە مادەی 112 لە ئیدارەکە هەیە استیکشاف تەنقیب استیخراج هەمووی بکرێت بەس فرۆشتنەکەی بۆ لە ڕێی دەوڵەتی عێراقەوە نەبێ بە سیعری جیهانی ئەو زیادەیە کە دێتەوە دەچێتەوە ناو موازنەی عێراقی
ئەگەر موازنەی عراقی ئێمە زیاد بکە ئێمەش لەو بەشە زیاد بەشمان زیاد دەکات جگەلەوە تۆ ئەگەر هەرێمێکی منتیج بووی بە ڕێژەیەکی زۆر بەشداریت کرد لە داهاتی دەوڵەتەکە حەقی خۆتە داوا بکەی نەک ئەوەی بۆمان دەنەرێ حەقی خۆمانە بزانین ئەوانەی بەسڕە و بەغا و ئەوانەش چۆن سەرف دەکرێن ئەوانەی کە دەدرێ بە دەوڵەتانی تر چۆن دەدرێ بەس کە تۆ بەشداری نەکەی چۆن ینی ڕێگۆکەوانەی کە لە ئەوروپا لەسەر سۆشیال دەژین پێی بە باسی چکە بەزۆی کە زەریبەدا سنگ دەردەپەڕێنێ بەڕاستی ئێستا ئەمە فرسەتە پێم وایە گەر ئێمە ڕێککەوین هەم سعرەکە بە سعرێکی باش دەفرۆشێت دەگەڕێتەوە بۆ خەزانەی دەوڵەت هەم بودجەی ئەمەی پێ زیاد دەکات هەم دەشمانکا بەوەی ببین بە خاوەنی ئەوەی بپرسینەوەرەکە کە بودجەی عراق چی لێ دێ ئێمە ئەوەندە بەشداری دەکەین کە من بۆ خۆم پێم وایە بەڕاستی ئەم نیەتە نییە مەسەلەی ئەوەی خەتوکەدانی مەسەلەی نەتەوەی ئەمە عراق دوژمنمانە خۆت بەشێکی لە محکەمەکە دوژمنی چی فەرموو دادوەرەکانی خۆت بکشێنە با بڵێن دوژمنە ئەو جیهەتەی کە دەری کردو خۆت بەشێکی تایە من تقریبا بابەتەکان هەمووی وت ئەگەر شتێکشم لەبیر چوو لە خلالی پرسیارەکان وەڵامتانە دەمەوە زۆر سوپاس زۆر سوپاس کاک دکتۆر دابەشی فەرموو باشی دکتۆر بەڵێ بۆ خۆی لە تا 15 2005 دەستورەکە نووسراوەتەوە یعنی لەوێەوە حقولی حالی هەیە ئەوەی کەس کە پێ دەڵێن حقولی مستقبلی بەس خۆی دەڵێ چی لە مادەی 112 مادەی 111 کاپشق باسی کرد کە دەڵێن نەوت و غاز ملکی هەموو گەلی عێراقە بە هەموو هەرێم پارێزگاکانە یعنی حکومەت نییە هی هەموو گەلی عێراقە ئەوەش زۆر مهمە نەک حکومەت بە خۆی تەسەڕفی پێ بکات دەبێت لە پەرلەمان هەبێ اتفاقی شتێک دەکەی ئەبێ لە پەرلەمانە بێ ئێمە لە ساڵی 2010 ئەو اتفاقی بۆڕەکەی تورکیا بۆ 15 ساڵ ئەومان کردەوە ینی لە پەرلەمان تازەکرایەوە نەک بڵێ حکومەت لە خۆیەوە شت بکات یعنی هەموو اتفاقیش کە حکومەتی عێراقی بیکات لەگەڵ دەوڵەتان دێ بۆ پەرلەمان دووسێ خیاری بستە یان بڵێ بەڵێ یان تەحەفوزیە بێ و دو ئادەنجی بۆ بدە بەس ئەوەی یعنی ئایا لە هەرێمەوەمان کردووە هەڵێن 50 ساڵ کو 50 ساڵەکە لەکوێ کەس نازانێ ینی خۆی بێتە پەرلەمان دەنج بۆی کەوا شەرعێت وەرگێت ئەوە بۆ مەسەلەی حقولی حالی هەروە دەڵێ معن دەڵێ بەیەکەوە لما أدي الصوت وانزع تقوم حكومة الاتحادية مع الأقاليم والمحافظات الممثلة للنفط باستخراج نفط في الحقول الحالية على أن توزع وارداتها على السكان العراقيين حسب النسبة السكانية يعني بجواري جماري دانشتوان يعني نوتي كردستانو هي بغا أبي بشتوا يخزينا لوي باركي وكوبلين لبو زكاوة بجواري جماري دانشتوان توزيع بكريت هل هو مادة 112 برقي ألفوا برقي بيان دلتي تقوم حكومة الاتحادية مع الأقاليم معا أو معنا لا يشكل برسيلوان للدستور كابون أواني نسيا على السيروج دانسين بو معنا كدل رسمي السياسة هردو كان ديكن بلان برشي بشرط كواب باشترين تكنولوجيا بكاربينن بوشي بوي كوا زورترين سود بقالي عراقيا ليرة داشتيك يا قريبستكاني حكومة عراقي بيدلن TSC Technical Service Contract يعني شيء يعني قريبستي خدمة جزاري هنري بلين عراق استا أو قريبستاني ككردويتي أو أنا ككردويتي بلين شوابين دولة تراخيسا شونا بلين لا حقولي مزنون عليتو كومبانيا زوري أو زارت زولية كم ككراوة تلقى كان نوتي نبوه أوان زيادة كردوه على تن زياد كي لو زيادة برميلي أو ده دمي يستقبل الحقولي مزنوع زم دولار كل شخص أنت بوهر برميلك نو زياد كا لحقولي روميلي شمالي يكبوي نو توهش دولار يعني بيت قالوا طبعا أو كومبانيا باريخ ويردقرته ويسترشي كردوه بلام بو برميلة بلام كردستان وانية كردستان أبين نو تكيدا ده وكبلين باسكر سروجان جوها الله لا صار شلويش دي بيناتوا أوش فرقك يعني بو خوي مادة صوت وان زي باك دلب باشترين تكنولوجيا زورترين سود بخلش عراقيين أو مخالفة بوي عراق واي يعني عراق بلين نود بهرشان دي بيت بلين نسبتي برميلك دياري يعني ربحي برميلك بو كومبانيا كدياري كراوة كبيرة لو زيادترنيا بلامي كردستان يعني فرقي هي أوش حالتك بو مسألة بۆ تا ئێستا ئێمە وەمادیاتوە خۆی لە ساڵی 2007ەوە یاسای نەوت و گاساتەوە بۆ پەرلەمانی عێراق من دوو دەورە لێ بووم لە 2006 تا چواردە ئەو یاسای لێ بوو بەڵام یاساکە هێندێک خەلەلی تیا بوو یەکێک لە خەلەلەکان
ئەوە بوو ئەنجومەنی نەوت و فیدراڵی بوو لەو ئەنجومەنە بەخۆی ئەزەم 18 کەسە یان 16 کەسە لەوانە یەکێکی نوێنەری هەرێمە لە کاتێکدا لەو قانونە کە ئێستا شەر لە پەرلەمانە لەو هەر مەحافەزێک ئینتاجی نەوتی هەبێ هەوزەم 50,000 شتێکی وا زیاتر ڕۆژانە ئەندامە لەوێ یعنی ئەوەش قەدرێکە لە هەرێم دەکرێت ینی لە یاساکەدا یعنی دەبوو بڵین هەرێمیش چەند ئەندامێکی زیاترێ بە هەرێم نەک بڵین تۆ ئێمە چوار محافەزین حسابی محافەزێکمان بۆ بکرێت ینی ئەوەش خەلێلێکە لە یاسای نەوت و گاسەکە بەڵام بەداخەوە دەتواندرا ئەو ماوەیە دەرچێ بەڵام ئێمە تا ساڵی 2014 نەمانێژ یاسای نەوت و گاز دەرچێ چووکە زەرەدی هەرێم بوو تا وەختە ڕامان کرد و نازانم با ئەتخوا ئەوەش باس کرد مەسەلی نەوتڕۆشن بە تورکیا ئەو دوو بۆڕێکە لە تورکیایە هی تورکیایە ئەوە یەک دووەم عێراق نەودەنێرێ بۆ زەم بۆڕێکیان 36 ئینجا حکومەت هەرێم چی کردووە خۆی لە تورکیا بۆڕێ دروست نەکردووە هێناوێتی بڵێن بۆڕێکە نازانم 180 کیلۆمەترە چیە لە فیش خاپر لە حدودی تورکیا لێرە قفڵی لێە قفڵ ئەو حسن شارستانیش باسی کرد کە لێرە دی عەدادی لێە کە عێراق نەوتەکە دەنێرێ بۆ تورکیا عەدادەکە دەینووسێ حکومەت هەرێم چیان کردووە بۆڕەکەی خۆیان پێش پێ کردو لە حدودەوە هێناوێتە ئەو دی و بۆی کەەوە عێراق حسابی نەکات بێزگەلەوە عێراقی ئێستا بەندەری بەسڕای وا ئەوە کردووە وا گەورە کردووە یعنی وەزەمەگە بە تورکیا زانەی نێرێت بە تورکیا زانەی نێرێت هەرەتوانێت عێراقیشی خۆی بکات یعنی ئەوە زەختی تورکیا ئەوە کەمە بێزگەلەوەش بۆ نەوتەکەش عێراق بۆ یەک بەرمیل نەوت دۆرێڵک و 15 سنت دەدات هەرێمی کوردستان بۆ یەک بەرمیل نەوت 350 سنت چەندی فەرقەسی ئەوەندەیە کاکە یعنی ئەوەیە مەسەلەکە بەداخەوە شتی کەشتەیە بەڵام یەکسەر جوابی بم ویان جارە پرسیارەکان وەگرم باش باشە دکتۆر بەیازی سپاس ئەمانە جارە ئێرە ئیشەکە ئاگرێت وەڵا بۆ کەناڵەکان ئەخمایکە ناگۆزرێتەوە دەم خۆش دکتۆر دەستی کاک دکتۆر خۆش پێم وایە ڕوا قانونیەکەی جوان ڕوون کردەوە ڕۆ دەستوریەکەی یەک ڕێسا هەیە دەستور بە هێزەکان تەفسیرێک یعنی ئەمە نییە وەڵا شتێکی بێلایەن و بە تایبەتی ئەگەر دادگای باڵای دەستوریە فدراڵی هەر شتێکی تریان جۆرەشتانە لە دۆخێکی ناهەموارە ئیشی کرد و هاوکێشە سیاسیەکان لە ڕاستیە کاری کرد بەسەرەوە ئێستا یعنی ناهاوسەنگی دروست بووە لە ئەو هاوکێشانەی کە کاتی خۆی لە عێراقا هەبوون ئەوە بەسەر هەموو بوارەکانە کەشن من لە ڕوانگەی ئیزافم بۆ مەسەلە قانونیەکە نیە تەنها ئەوەیە ئەگەر وەکو پرسیار دوایی جواب باتەوە کاک حاکم ڕەنگە خراپ نەبێ لە مادە حەسریەکەیە کە دەسەڵاتی حەسری دەسەڵاتی فدراڵیە مادەکانی تر هەندێ باسی مەسەل جۆری دارەکردن و دابەشکردن و مڵکێتی نەوتی عێراقی و ئەماناکەن ئایا مابێ بە قەید بەسەر ئەم مادەوە یعنی چۆنا پەیوەندی نێوان ئەم مادەی حەسری و ئەو مادانەی تر چییە کە کۆمەڵی مەسەلی ترە وروژێنن کە لەگەڵ ئەمەیە تەناقوز دروستەکە یا بڵین مەجال ئەهێڵێتەوە بۆ تەفسیری کاتۆ بەتوانین تەفسیری کرد هەتا ئێستا هەندێک لە عێراقەکان باسی حقوقە حالیەکانیشان حقوقە مستەقبلەکانیشان کردووە بە بابەتێک کرد تەفسیرێکی فراوانتری بۆ دروستەکان ئەڵێ هەموو ئەو کێڵگانەی کە کاتی خۆی دەستنیشان کراون ئەمە نەوتیانتیانە و بەرهەم نهاتووە حقوقی حالی ئەوانە ژەگرێتەوە یعنی ئەو کۆڵگانەی کە کاتی خۆی یعنی مەسحی جیۆلۆجی کراوە و دیانەکراوە ئەوانە شەکرێتەوە کامە لە ڕاستیە بیانوگردنەکە لە ڕۆ سیاسیەکەوە بە بڕای من کۆمەڵە مەسەلە هەیە بۆ لەم تەوقیتەیە زۆر میوە جارە عێراق دەوڵەتی نەبوو بە دەوڵەتی فدراڵی ئەمە یەکێ لە کێشە گەورەکان لە ڕاستیە پەشیمان بوونەوە شەیە لە فدراڵیە یعنی وەک وایە لە لەحزەیەکی دیاریکراوە بەسەریانە سەپا بێ کە عێراق دەوڵەتێکی فدراڵی نییە عێراق ئێستا لە دۆخێکەیە نە دەوڵەتێکی ناوەندیە نە دەوڵەتێکی فدراڵیشە لەو نێوە ڕاستەیە دۆخێکی سێم دروست بووە لەبەرەوە ناتوانی یعنی نەوەک فدراڵی مامەڵی لەگەڵە بکەی نەوەکو ناوەندی بێگومانەستا نەزعەیەکی ناوەندگەرایی گەورەش لە عێراقا هەیە کە جارێکتر ئێوێ بازداتەوە و هەتا بە دوور نازانرێت لە سەرپێچێکەوە کودەتا بەسەر دەستوری شابکەن بۆی کە ئەو پەراوێزەش لە فدراڵێت بۆریمی کوردستانەیە کۆتایی بەوش بێن دووەمیان بە بڕای من هەرێمی کوردستان یعنی بۆ کۆمەڵی کێشەی تریە لە ڕوێکەوە من کاتی خۆی بە سەرۆکی هەرێم و
سەرۆکی حکوومەت و ئەوانە شەمول لە سمیارێکە ئەڵێن بە گوێرەی دەستور مامەڵەمان لەگەڵا بکە لە کاتێکە بەشێ لە واقعی هەرێمی کوردستان لە ڕابردووە لە دەستور گەورەتر بووە لە چوارچێوەی دەستورە جێی نابێتەوە نیمچە کۆنفدراڵی بوو لە هەندێک ڕۆوە یا تەفسیرێکی فراوانی دەستور بوو بۆیە کە تۆڵی دەستور هەندێک دەسەڵات لێکەم بکاتەوە و ئینتیقایش مامەڵە لەگەڵ دەستورەکەن لە عێراقا ئەو برگانی خۆیان بەوێنێت لە بەرەوەی دەسەڵاتیان لەیە جێبەجێەکەن و هەتاوتم ڕۆژێ ئەوێ ڕەنگە ئێمە بۆ مادەی 140 وامان لێبێ بڵێن تکاتان لێەکەین بە دەستور مامەڵامان لەگەڵ مەکەن چکم لەسەر زەوی واقع کارێگەکەن کە جێبەجێکردنی و مادە کۆتایی هێنان بێ چارەنووسی ئەوانە دیاری کاتەوە بە قازانجی ئەوان و ئێمەرینێک مەسەلەی زۆر سپاس ئەگەر لە سێ دەقەتەوە ئەو کرد سپاس دەکەین دەست خۆش ئوستاذ. لە سێ خولەکە بۆ ئەوەی زۆرترین کەس بەشداریکە سوپاسی مەبەستەکان دەستەکانە خۆش بێ بەڕاستی زۆر بە ڕوونی و بە تێر و تەسەلی خاڵەکانت شی کردەوە بەڵام پرسێکێ لە مادەی لە مادەی 111 کاتێککە باسی هینەکە مڵکی شعبی عێراق ئێمە وەکو هەرێمی کوردستان بەشێکی لە شعبی عێراق کەواتە ئەمە موڵکی ئێمەشە مادەمێ موڵکی ئێمەشە ئێمە مافی ئەوەمان هەیە تەسەڕف بە و بەم سەرچاوانە بکەین ئەمە یەک دووە مادەمێک ئێمە وەکو حکوومەتی فیدراڵ یاسای نەوت و غازمان تێنە پەڕاندووە و حکوومەتی هەرێم توانوێتی لە ساڵی 2007 یاساکە تێپەڕێنێت ئێمە خۆمان وەکو هاوڵاتی هەرێم و عێراق ڕەخنە و گلەی و گازندەی زۆرمان لەسەر 58 این گرێبەستەکان هەیە دەکرێت کاتێککە دادگای فیدراڵی ئیلغای ئەم یاسایە دەکات تۆ مافی ئەوەت هەیە مادەمێک یاسایەکی تر نییە یاسای فیدراڵی نییە بۆ ئیدارەدانیامە تۆ بیت و ئەو یاسایە ئیلغاکەی تۆ بە یاسایەکی تر مافی ئەوەت هەیە ئەمە بۆ دەڵێم ئێمە لە پەیوەندی نێودەوڵەتەکانە پەیوەندی نێودەوڵەتی و یاخود یاسای نێودەوڵەتی سێ برگەی سەرەکی هەیە کە یەکەم تریتیەکانە ڕێککەوتنەکانە دووەم کەستمەری لایە یعنی عرف قانونی عرفی سێم domestic rules and regulations یعنی یاسای وەتەنی کاتێککە تۆ یاسای وەتەنیت نەبێ تۆ وەکو بەشێک لە حکوومەتی فیدراڵ مافی ئەوەت هەیە کە یاسای خۆتە بێ اینجا ئەگەر بێت و بڕۆینە سەر مادەی 115 لە 115 ینی جەنابەتەوە نازانم چۆن هی نەکرد دوو برگە هەیە کە باسی هەر شتێک ئاماژەی پێ نەکرابێت لە چوارچێوەی تایبەتمەندێ دیارێکراەکانی دەسەڵاتە فیدراڵیەکاندا هەروە ئەگەر نەکەوت بێت باسم کردن ینی ئەوە تۆ ئەولەویات مەسەلەی ئەولەویات لە مادەی 120کە هەمان مەسەلەی چی پێ دەڵێن پێداویستی سەرێکیەکانی هەرێم من پێشنیاری من لێرە چییە یەکەم هەرچەندە ئێمە بە قسە و بەڕواڵەت دەزانین کە یەکێتی و پارتی نوێنەریان هەیە لە محکەمەی فیدراڵی بەڵام مادەمێک ئەو نوێنەرانە بەنووسراو بەنووسین تەشخیص نەکراون لەلایەن محکەمەوە کە ئەمە نوێنەرایەتی هین دەکەن ئەم دوولایەنە دەکەن و یاخود نوێنەرایەتی کورد دەکەن کەواتە كل باطل مبني على باطل فهو باطل ئەم یاسایە لەبەر ئەوەی یعنی ئەم بڕیارەی محکەمەی ئیتیحادی لەبەر ئەوەی لە پێکاتەیەک و یاخود لە کیانێکی غەیرە قانونی دەرچوو بێت خۆی لە خۆیدا غیرە قانونیە وڵا بوو رەبانە جوابم بۆ چکە بخوا فریان ناکەم بەس خیانی غیرە قانونی مە بەسە چی بگو دکتۆر یعنی یاساکەی تێپەڕێەوە آخر چێ قانونی غیر قانونیە ما بس محكمة اتحادية محكمة اتحادية بلى باش دست خوش طبعا استاذ دكتور جان حقولي حاليا عبره بنفاذي دستورة عبره اون يكين وسراوتو مسودة بو هيدا صالحة تيبر يسا وي كردستان كين وسراوتو روجي نفاذي دستور
حالی حساب دەکرێت ئەو ڕۆژێک کە نافز دەبێت ئەوەی تر هەمووی مستۆدەیە مادەکەش لە 144 دەڵێت ئەم دەستورە نافزە دوای ئەوەی شعبی عراقی لە ئیستیفتایە دەنجی لەسەردا ونەشر كرد جدي رسمي وتشكيل الحكومة بموجبه يكم حكومة بجواري أما تشكيل كرا بسدوي بينزي 2000 أو رشتي قانونية بەڵام هەر گرنگیش نییە 15 2005 بەیان 22 ساڵێکی فەرقە ئیترە و ساڵە مەسلەی حەقلەکانە ئوستاز ئەبوو بەکر طبعا هەموو مادەکان پەیوەندیان بێکەوە من باسیشم کرد بەس من یەک مشکلەمەیە کە خۆم پابەند کرد ئەم بابەتە خۆی سەعاتێکی دەوێت لە شوێنێکە پێشکەشم کرد کە کورتم کردەوە خۆم موافق نابم هەڵم پڕۆکان مادەکان ڕەبتیان بەیەکەوە هەیە بە تەکیدی و ئەو شێوەی کە من باسم کرد ئەم تەفسیرە بە مجمەلی خوێندنەوەی دەستورەکە کە مادەی 100 مادەی 111 مادەی 115 کەمانە زۆر گرنگن طبعا بتأكيد 121 122 131 141 ئەمانە هەمووی پەیوەندیدارن 126 باس تعدیلەکە نا بۆ ئەم بابەتەی ئێمە بەڵێ ئەوە هەیئەتێکە جارە دروست نەبوو بەس ئەوەی کە بۆ ئەم تەفسیرە ضرورن ئەم مادەن کە باسم کرد نەشویست بەڕاستی مادە بە مادە بیان ژمێرم سەبارەت بە بۆ لەم تەوقیتە طبعا بۆ لەم تەوقیتە وساس شتی تریش هەڵدەگرێت طبعا ئەم هەیئەتە هاتوتە سەر کۆمەڵێک داوا عادەتەن کەما حاکم دەگۆڕێ سێدەکە هەیە کۆنەکە زۆری داوا لەسەر بەجێشتە پێی خۆشتە حەسمیان کە ئەمان تازە بوون و ڕوتینیانە و پێیان خۆش بوو تەسفیکن ئەمە تەفسیرێکی قانونی با بڵێن ساویلکانەیە تەفسیری دووەم هەشە دەڵێت لەبەرەوەی ڕئیسی هەرێم چوو بۆ هەرچەندە من بەڕاستی شتی سیاسی نامێ باسکەم ئەمێ لە قانونەکەی خۆم تێنە پەڕم بەڵام وەکو وڵامێک بۆ پرسیاری جەنابەت ئەڵێن کاکە بۆی فریا غازەکەش کەینەوە و نەوتەکەی لێنەیە ئەمەش تەفسیرێکە بەڕاستی بەڵێ خاڵێککە دکتۆر سعید طبعا ئەوەی کاڵەی ملک لشعب العراقی ئەو تەفسیرە هەڵدەگرێت بەڵام ئەوەی کە ئێمە ئیستیغلالیکەین بەو شێوەیە کە دەستورەکە باس کراوە من ئەڵێم مافی هەرێمەکانە حقولی حالی و حقولی مستقبلی ئیدارە جیایە و ڕسمی سیاسات جیایە هەمووی باس کراوە بەڵام مەسلەی ئەوەی کە تۆ دەڵێی نەوت یاسای نەوت و غازمان نێ بەڵێ هەمانە بە جۆرەی مادەی 131 هەر یاسایەک تاعنی لە نەدرێ هەڵنەوەشێتەوە نافزە ئێستا عراق بە دوو قانونیش دەکات قانونێکیان ساڵی 76 دەرچووە قانونێکیان ساڵی 85 دەرچووە ئەم دوو قانونە تاعنیان لە نەدراوە ئێمە تاعنمان لە نەداون ئێستا زۆر خەڵکی بورن یعنی ئەم کوردە بۆیە قەنایە بە قانونی و یعنی سیاسەکان دەڵێن چی ئەرێ کاکە بۆ محکەمەی اتحادی چەند ساڵە لەسەر 140 نهاتە سەر دەنگ بۆ لەسەر نازانم چی نهاتە سەر دەنگ بوو جەبڕابوونە نایە محکەمە لە ماڵی خۆی دانیشتە بێ بچی دەعوا بکەی ئێستا کاکە دوای ئەوەی کە لە 2007 ڕێک کەوتن بە حیساب ئەگەر لە ماوەی 6 مانگە ڕێک نەکەون قانونێکی نەوت و غاز دەردەکەن بڵێن بەغدانەی کرد ئەی باشە بۆ نەچووی ئیلزامی کەی بە یەکشە دەعوات کردە هەر 2007 هەرێم دەعوایەکی لەسەر قانونەکەی 2076 و 85 بکردە هەڵدەوەشاتەوە چونکە سەردەمی سەدام و کاتە فیدرالی نەبووە مەرکەزی بووە تۆ ئەوە نەکردووە 2012 کە ئەو دەعوای کردووە تۆ هەر نەتکردووە خۆت دەعوا ناکەی طبعا ئەمە قانون هەبووە جا من دەبێ ئەو بڵێم قانون هەبووە دکتۆر قانونی هەردوو قانونەکەی 76 و 85 مادام تاعنی لێ نەدراوە بە جۆرەی مادەی 131 نافزە بەڵێ سەیریکە هزار قانون مناقض بێ لەگەڵ دەستورە ئەمە شتێکی قانونیە سەدەها قانون دەرچێت تا ئەو ڕۆژەی مخالفە لە دەستور دەشە کاری پێ بکرێت کە تاعنی لێدراوە هەڵوەشایەوە لە ڕۆژی هەڵوەشانەکەوەیە ئەوەش قسەی لەسەرە بەڵام عادەتەن لە عێراق و لە زۆربەی وڵاتانشە لە ڕۆژی هەڵوەشانەکە هەڵدەوەشێتەوە بۆ مەبدەی استقراری معاملات بۆی خەڵکێک لە سەیە قانونە کۆنەکە مستەفید بۆ یان معاملاتێکی لەسەر سەدەها معاملات لەسەرەوە کراوە بۆی هەڵنەوەشێنەوە بەڵام دەشێت زۆر جائیزە قانون دەیەها ساڵیشی پێ بکرێ مخالفی دەستوریش بێ مادام تاعنی لە نەدراوە تۆ تاعن لەم یاسایە نەدراوە ئاخر شت محکەمەکە ئوستاز محکەمەکە مخالفی دەستورە بەڵام تشکیل کراوە ڕازی بووی لەسەری من بەحسێکمان لەگەڵ دکتۆر شۆرشا لەسەر نووسی کە ڕۆژی دەرچوتمان لەکوێ تاعنی لێ دێت تازە لای خۆیان دەبێت تاعنی لێ دەبێت خۆیان هەڵناوەشێنەوە دەبووە پێشەوەی یاساکە دەرچێ عفو پێشەوەی هەیئە تازەکە تشکیل بێ لە بەردەمی هەیئە کۆنەکە تاعنیان لێ بدایە بەڵام ئەوان زۆر بەزیرەکان نەکردیان یەکسەر هەیئە کۆنەکان هەڵوەشاندەوە هەر بە قانونەکە تەقاعودیان کردن وساز بە مادەی 3 بڕگەی دووەم ئەڵێ ئەمانە دەبن بە تەمەنی 72 ساڵی بە پلەی وەزیر ئەمان کۆنەکانش بە پلەی وەزیر تەقاعود دەبن تەنها ئەوان بۆ هێشتبوونەوە بچن مەراسیمی دەست بەکاربوون دەست لە کارکێشانەوە بکەن طبعا تۆ ئەگەر تاعنیشی لێ بدەی دەچێتە بەردەمیان محکەمە تازەیە چۆن دارەکە خۆی لەسەرەتی دەیبڕێتەوە لەبەرەوە
محکەمەکان نادەستوری نییە محکەمەی دەستوری ببوورەوەتر ئەگەر مداخلەیتر خولەکێکماما و وەرگرتنی دوو بەردارێکە دوایی لە پارتی دووەما کاکەحەمەد قسەی کرد ئەو کاتە دکتۆر هەر لێرێ وەتوانێت وڵاتەوە ئەگەر لە دوو خولەکە باشە زۆر سپاس بەڵا هەر لێوە باشتریشە سپاسی وەڵا دکتۆر بن قسێک لەسەر کێڵگە حالیەکانی بە مستەفا بەڵێ یعنی بۆ دۆزینەوەی هەر کێڵگەیەکی نەوە تۆڕۆکەوەکەی پشکنینەکەی دەرهێنانەکەی دوایی ناردەری دەروەکەیت و بۆ بازار خۆ ناخۆخۆنە بەشێکی زۆر لەو کێڵگانی کە لە هەرێمی کوردستان یعنی ئێستا ئیشی لەسەرەکرێت لە ساڵانی پێشووتری حکومەتی ناوەندیە دۆزراوە بەڵێ ڕاستە یعنی ئەوەی ئێستا ئەوان ناتوانن کارتێ ڕاکێشن کارتێ ڕاکێشنەوەش بکەنە خانەیەکەوە کە دووبارە کێشێکی دەبوارێن دروستکەنەوە پرسیارێکی لەسەر ئەنجومەنی فیدراڵی بنەمای هەموو دەوڵەتێکی اتحادی کە دروست سەبێت یعنی یەکێ کارەکرێت بۆی ئەنجومەنێکی فیدراڵی دروست کرێت کە بتوانێت هاوسەنگیە بپارێزێت ئەگەر یاسایەک یان بڕیارێک لە هەر ناوەندێکی ناوەندەوە مرکزەوە دەرچوو بە زیانی هەرێمەکە کە کەمایەتی ینی تۆگە بچیتە هەڵبژاردنەوە هەموو کاتێک کەمایەتی بێت بتوانێت ڕێگری بکاتەوە ئەگەر ئەمە ئەنجومەنی فیدراڵی نەزرایە لە عێراقا ئەتوانرا ئەم شتانە بەلەمەدەنێت دەست خۆش طبعا ئەنجومەنی فیدراڵ هەر بە کورتی وڵامێنن یەکەم بڵێ ئەوە توانەوەی خورمەڵە و ئەوانەی کە پێشتر هەبوون لە ڕووی قانونەوەی پێشتر بوون عێراق دەتوانێت بڵێ شەریک خۆستا بە جۆرەی بڕیارەی محکەمەی اتحادی دەتوانێت هەمووی بڵێ من شەریک هەمووی من دەری دێنم بڕیارەکە ئەنێوەندە هینە زیادە ڕەوی کردووە ئەگەر بە جۆرەی بڕیارەکە بێ حالی و مالی نییە هەمووی بەڵام ئەگەر هەر بینەوە سەر دەستورەکەش بڵێ ئەتوانێت کۆنەکان ئێستا ئەوەی کە کات زمانی حکومەت نەک زمانی حکومەت ئەوەی تا ڕۆژی نەفازی دەستورەکە ئینتاجی هەبووە بڵێ من بەشدارم لەگەڵتە سەبارەت بە ئەوەی دووەمین ئەنجومەنی فیدراڵی زمانێکە ئوستاز ئەو زمانە ئەویش وەکو دەچێتە پاڵ ئەو شتەکانی تر مەرج نییە کێشەکان هەمووی حەلکە چکە بەڕاستی پێویستی بە کۆمەڵشتە بەڵام زمانێکە بەڵام بەداخەوە ئەم دەستورە پێکێنانی ئەم ئەنجومەنەی کە دەبێت لە دەستوردا باسی بکە دەوێتی بە قانون واتە بۆ ئیرادەی زۆرینەی پەرلەمان ئیرادەی زۆرینەی پەرلەمان دەدانێت دەسەڵاتی هەر نەدات بەڵێ شاری گشتی خەڵک لە بابەتی خاڵ و بەندەکانی دەستور و شەرعیاتەکان کە تەنانەت ئەوان مختصیشن زۆر جار باشتری ناگەن یان ناکۆچوو لانیان کەوتو دەبینەوە برای ئازیزم نەوت و غازی کوردستان ئێستا لە خزمەتی دوو بنەماڵی سەرەکیایە لای بارزانیەوە کارنێچی بە ئارەزوو خۆی عەقدی 50 ساڵیەکە لای تاڵەبانیشەوە کاقوار هەموو مانگی 25 میلیۆن دۆلار چە سەحساوی تایبەتی خۆی لەولاشەوە زاواکەی ئەردۆغان ئەیبا خەڵک ئەم زمانەی ئەوێت کاکەی ئەم بارودۆ خەبەردەوام لە ڕاستیە ئەوەی کە خەڵکی وا لێ کردووە پێی خۆش بێ دادگای باڵای فیدراڵی عێراق بڕیارێکی وا دەرکا ئەوەیە کە سامانە گشتی و سروشتەکەی کوردستان لە خزمەتی خەڵکی کوردستانە نییە لە خزمەتی سوڵتەیەکی سیاسیایە کە زیاتر دوو نەماڵە تەمسیلیەکان لەناو ئەوانیشا چەند بۆ دوو بۆ چەند کەسێکی دیاری کراوە زۆر سپاس خۆی قسەکە زۆر ڕاستە هەر یەک وڵامیانە دەمەوە هەر ئێمە ڕەبتی یەکەمەوە بەوەی ئەبوو بەکریشەوە کەوتی دەڵێن بە دەستور مامەڵە من لەگەڵ بکەن خۆی کێشەوەی مەش بە دەستور مامەڵە ناکەین ئوستاز من 2010 بۆ 2014 کە لەو دەورەیە من لێ بووم دەیەها جار دەموت کام دەستورە زمانی زۆر باشی تیا بۆ کورد بۆ دیموکراتی وەرن با پابند بین پێوەی ئەگەر لە هەموو پنتەکانە پابند بین با لە چەند پنتێکا بدۆڕین بەڵام لە کۆی ئەمە دەبێت بە زمانە بۆ کەمینەکان عێراق ببێ بە دەوڵەتی دەستوری ئێمە مستەفیدین لێی بەڕاستی ئەوەندەی هەرێم پێشێلی دەستوری کردو بەغدا شەر ئەوەندەی کردووە بەس کێشەوەی مە لایانی خۆمان نابینین ئەم دەستورە کاتی خۆی من کە ئەمە کرادانڕایەکێک گوڵوانەی پێی ناڕازی بووم وتم ئەمە گوناحە لەم کاتە ئەمە بکرێ و کاتە دەبێت تموحی زیاترمان هەبێ وتم ئەمە ببێت دەبێت بە کۆتوبند بە ملتەوە هەتا ناتوانانی بۆ نمونە جیابوونەوە نابێت لە دەستوری فیدرالیە عەلا کولین ببورە ئەکید یعنی سەیریکە ئەمە من نامەوێت زۆر باسی شتە سیاسیەکە بکەم دەبێت باش شتە قانونیەکەی بکەم بەڵام بە دڵنیاییەوە وایە تۆ شتی قانونی سەیریکە قسێکی باو هەیە دەڵێ ئەگەر کات و زوڵم کرا بە یاسا ڕاپەڕین دەبێت بەئارێک یعنی ئێستا خەڵک لەوانەیە گاڵتەی بەم قسانەیەمە بێ با بە دەستوری چی و شتی چی و قانونی چی خەڵکەکە ئەو سەریکە لە ئەنجامی حکومڕانی 18 ساڵ دوای ئەم دەستورەوە چەنە 18 ساڵە
هەفتە ساڵ پێش ئێستا هەموو کورد پێی خۆش بوو زۆرترین دەسەڵات بێ بۆ هەرێمی کوردستان ئەگەر سربەخۆیش نەبێ زۆرترین دەسەڵات ئێستا دوای 17 ساڵ لە حکمی ناشرین خەڵک گەڵێ کوڕە بڕۆی خۆتان وینەکەتان بەنەحلەت بن یعنی ئەم دەسەڵاتەکە تۆزێ شەرم کە دەبێ ئەمە بکات بەڵام بەڕاستی من نامەوێ ئەمە بکەم ئەمە دەمەوێ من لە ڕوە قانونی ئەکادیمیەکەەوە باسی بکەم لە ڕوە قانونی ئەکادیمیەکەشەوە ڕاستە لەوانەیە زەمانەکە گونجاو نەبێ بۆ ئێستا لەوانە بۆ ئەم قسانە 15 ساڵ پێش ئێستا خەڵک گوێی بگرتایە بەڵام دەشبێ بڵین کاکە تۆ لە ڕووی قانونیەکەشەوە بە خۆت کەم تەرخەم بووی دەستورەکەش مافیاوی تێ بۆ خۆت لە تشکیلی محکەمەکە کەم تەرخەم بووی لە بە پیرچوون داواکە کەم تەرخەم بووی دیارە تۆ ناتەوێت ئەم شتە بکرێ من وەکو قانونێک ئەرکم ئەم دیوە قانونەی باسکەم ئازادیش خۆش بێ ڕوودکردنەوەی ئایا ئەم شتی کراوە لە قانونێتەکە کراوە ئەبعاد سیاسی نییە بۆچی لەم کاتە کرا کە بڵێن پارتی و مقتەدا سەدر و ئەمەی حلوسی دەزەدی ئان کرابێ باگراوندی ئەم کەیسە چییە هەردوو دوم ئایا ئەم ئەگەر حکومەتی هێڵ ڕازی بێ بەمە ئایا حازار ناکە ئەو گریێشەوە شوێنێتەوە بە تورکیا و دەسەڵاتەکەم شەک عێراقی بێ بەڵێ دەست خۆش وستاز زەزەم هەردووشیانم باس کرد وتم دەشێمە بکەین بە دەرفەت ئەویان بۆ دووەمت بۆ یەکەمیش وتم دوو بۆچوون هەیە دەسەڵاتدار دەڵێن ئەمە بۆ لەم کاتە دژی کووردە بەڵام بۆچوونێکی تریشەیە دەڵێ کاکە ئەگەر لە ڕۆقانەکە سیرەکەن محکەمەیە کاتۆ دەوێت هەموو هەیئاتەکە هەموو داواکان تەصفیەکات حقی خۆشێتی محکەمەیە و داوای لەسەر کەوتۆ شتی وە هەبوو لە ڕۆژانەیە تۆ هێشتا محکەمەیەکی تازە داوا کەوتۆ خێراخەرە تەصفیان دەکەی ئەمە ئەگەر تەفسیرە ساویل کە قانونیەکە باسکەین لایەنێکی تر ژەڵەکە بۆیە لەبەرەوەی تۆ چووی لە سووریا لە تورکیا نەوتەکەت بەهەدەر داوە باخازەکەش بەهەدەر نەدەی ئەوەش تر سیاسەکەیەتی من زۆر باسی ناکەم جنابی کاک حاکم پرسیارەکەم وایە ئەم قەرارەی دادگای فیدراڵی باتەوە ملزەمە قابلی تانە لێدان کەواتە یعنی بەس محکەمە توانێت خۆی تەڕاجع بکات لە بڕیارێکی محکەمەی بە فیدراڵی زۆر سپاس فەرموو دەست خۆشکە حاکم بەڕێزی توتت لایەنە تایبەتمەندیەکە و ئەکادمیەکە باسکەی من هەڵبەتە ئاگاداری بەڕێستم زۆرترین پێبینی و جوان لەسەر دەستورە یعنی بۆ معلومە بۆ هاوڵاتیەکان و کە حاکمی شەزانێت ئەم محکەمەی دستوریە هەموو هاوڵاتیەک ئەتوانێت بە داوایەکی ئیتیحادی قەیدی داواکە مەسلحەتیە بێ ئەگەر خصومە بێ لە داواکە بەڕێزدا دووار عێراق لە بەپێ ئەو دەساتیرە کۆنەکانە لە 25 جا محکەمەی دستوری هەبووە لە 58 تا لە دستوری 58 غیاب بووە لە 68 تا دانراوە تا قانونی ئیدارەی موقت ئەم دستورە بەپێ مادەی 44 بەڕێز دەزانی برێمەر و جیگانە با بێمونە و تەفاسیلانە و چەند قەرارێکی محکەمە ڕێی بەڕێز دەمەوێت لە پێش ئەنجامدانی هەڵبژاردنەکان بە دوو قانونی گرنگ ئەوەی بەڕێز زەوتت قانونی ژمارە 9 2021 کە عێراقدا چەند باسنێ لەگەڵ قانونی ژمارە 30 2005 ئەم محکەمەیە تعدیلکرا با بابەتەکە زیاتر بەسراو بێ بە محکەمەی فدراڵی کاک حاکم زیاتر ڕوون کرد کە حاکم ئێستا قەرارێکی محکەمەی ئیتیحادی دەرچووە ئەڵێ بۆ هەڵبژاردننی سەرۆ کۆمار بەپێ مادەی 59 دستور بێ هەر جەلسەیەکی پەرلەمان بۆ انعقاد نەک انتخاب ئەغلەبی سادە یعنی لە 168 پەرلەمانتەر خێرە ئێستا بۆ سەرۆ کۆمار 165 لە 239 بکرێ بە ئەغلەبیەت ثولثەی من مەبەستم چییە لە مادەی 47 بەڕێز دەزانی مەبدەیەکی زۆر کرد وەکو پرسیار بێ ئایا ئەم محکەمەیە بە سیاسی کراوە یانە لێگەڕێ جانبی کوردی مسەیەسە یانە مادەی 47 ئەڵێ المەبدە الفەصل بەینە سوڵوتات بەڕێی بەڕێزت ئەمە ئێستا پەرلەمانی عێراق نوعان ما معاتەڵە یعنی تۆ خۆ جەلسەکان زۆر پەنابردن بۆ محکەمەی ئیتیحادی ئایا دوو ڕۆڵ نابینێ ڕۆڵی تەشریع ڕۆڵی قەضا بەپێ انطلاقی ئەو مەبدە ئەڵێ لا يجوز التوسع في تفسير النصوص القانون توسعی فراوان وەکوە سەمی ئەخی يعني لێ کاتە دوو کارە بینێ زۆر سپاس دەست خۆش طبعا ئەمە شتێکی مێژووی هەیە لە بینی کاتی خۆی کە بلۆکی سۆڤێت صراع هەیە بوو لە بینی سەرمایه‌داریە لە غەربی سەرمایه‌داری طبعا ئەمریکا و وڵاتەکانی ڕۆژاوا دەیانگوتێمە دیموکراتین بەڵام ئێوە دیکتاتۆرین کۆمەڵی خەڵک بە تەعین حیزب قائید حکومڕانی دەکەن سۆڤێتیەکان یعنی کێشەی محکەمەی ئیتیحادی کۆنە سۆڤێتیەکانیان دیکتاتۆرەکان وڵامی غەربیەکانیان دەیانگوت نەخەیرێ ئێوەش دیموکراتینین قەرار بەدەست پەرلەمان نییە کە شەعب هەڵی بژاردووە قەرار بەدەست ڕئیس نییە کە گەل هەڵی بژاردووە قەرار بەدەست کۆمەڵی قازی ئۆلیگارشین کەمینەیەک کە تەعین کراون ئەوان بڕیارەدەن قەراری پەرلەمان دوجار ڕاستەیان نە قەراری ڕئیسی دەوڵەت ڕاستەیان نە
ئەمە قسەیەکی کۆنە محکمەی اتحادی دەوترێت کە تەدەخل لە سیاست دەکات لە دەوڵەتی فدرالیا غیری فدرالیش محکمەی دەستوری دەوترێت قرارەکە دەچێت بۆ ئەو بەڵام ئەم قسەی لەسەر ئەگەر قانونیش بێ خۆ هەموو کەس دەزانێت بەڕای محکمەی اتحادی وڵاتانی غەربی قانونین بەڵام ئەم قسە سیاسیان لەسەرە بەڵام بۆ عێراق بەڕاستی لەم تەشکیلە من سەرەتا باسی ئەوم کرد لەو پێنج خاڵەی کەوتم کەم تەرخەمی دەسەڵاتە یەکەمیان باسی ئەوم کرد تۆ ڕازی بووی محکەمەکە بە محاسەسە بکرێت کە محکەمە محاسەسە کرا یعنی داد ماڵی لە ویژدانی دادوەری ئێو کاتە زۆرینەوە کەمینە حکوم دەکات زۆرینەوە کەمینەی تایفی ئەجۆ نادەتە ویژدان و عەدالەت و قانون ئەکیدەن بە سیاسی کراوە بەڵێ جناب تقريبا كنت تشوفوا ولا بيجي بين العراق وتركيا وهريمة بسرعة ويا آيات هذه وإيجاد السيلانة وهي بيودي بإيران وروسيا شوية لا يكفي أوروبا وأمريكا وأنا لم أبقى من تبني روسيا وإيران ولين على بيني آيات أول ستاري محكمة حتى أن الشركة بيني هريمة وبداية أويا سيارة تدري لراسيات بايج شعكان هي على نوع المعلومة أو كل هواي إسباني اللي يعني أيضا نمبر كلينيا ولا نم صلاة هي أول ما بعرف يعني محكمة اللي رأى براسي شغل كنبوها خير اللي رأى برا مباريم ولا شعكان شاوبيدنا بله دەست خۆش مامەستا ئومێد من دووبارەیەکەمەوە محکمە تا نەچی داوای لەسەر قەید نەکەی محکمە جهەت وەکو جهەتی تر نییە دەبێت بڕۆی داوای لە بەردەمی قەیدکەی یعنی سەیری کە شتێکی لای القەضاء مەطلوب چۆنەچی ئێستا وەرە شکر پێچەوانە بۆ تۆ جارە نەگەرێکێک شیاژنی بێنابێت دەستی کچ داوە کەوانە قەت کچ دەستی کوڕ داوا ناکە ئێستا خەریکە پێچەوانە بێتەوە قەزا وەکو ئەو کچەوەیە کە بێچی دەستی داوە بێچی بڵێ کاکە من داوا قەید دەکەم طلبی داواک نيكي ناية تدخل ناك ما طبيعة تكيدي بلان با لو قريت لا أنا كي تريشي من بزيد الله كان محمد شو كوساس من نامل سرت أبوري وسياسة كان قصب كم أول تناوك والردك بما مساو بكر وتم خلق ضليت كاكب أوي تركيا الشيء بوتي لم كاتها بلان أكيد يعني مثلا نوت كاكب روسيا مهمة يسافر مو أو عقتان ليه رجانا سزاي رئيسي نادينا زانم شوي دان لبروي كابرا ملياردير الروسية الله بوي باراكينا تشبوهين يعني ئەمریکا و ئەوروپا بچووکترین شت دەدۆزنەوە کە پەیوەندی بەو ئۆلیگارشی حاکمەی تورکیا رووسیاوە هەبێ کە بچووکترین داهات و شتیان بۆ بنێرێ سەرچاوەکەی وشکن بەڵام من ئەمە بابەتی من نییە قسەی لەسەر ناکەم من تەنها ویستم لە ڕوە قانونی دەستوریەکەەوە قسە بکەم هیوادارم کاک محەممەد لە ڕووی ئابوووریەکەەوە قسە گەڕێتە بۆ اقتصاد واقتصاد تحملی سیاسەتەکە بەڕاست یان بەهەڵا تا ئەو کاتەی رسانەی مابێت تا ئەو کاری توانایە بێت بۆیە ڕووخانی دیکتاتۆرەکان لەوە دێ کە هەڵەی سیاسی ئەمەگە زۆرە اقتصاد تا حدێک تەحملەکەوتی دوایی تەحملی ناکارۆکێ بۆیە ڕەتێکی زۆر گەورەیە لەبینی اقتصاد و سیاسەتە خاڵێکی تر زۆر مهمە کە باسی کەمەوەیە من نازانم مێنتاڵەتی گوتاری سیاسی کورد چییە نازانم مێنتاڵەتی گوتاری عراقی چییە بۆیە ئەبێ بە ئیسیتاژ بڕۆیت بۆیە من هەوڵم داوە هەموو مۆزوع اقتصادەکە لەسەر قەراری دادگای فیدراڵی بیکەم بە سێ سیناریۆ بە سیناریۆ تەرخی بکەم چونکە لەبەرەوەی هیچ مەداری ترم نییە سیناریۆیەکیان کە تەرەفی ئەم سەرە متەتەڕیفە بردێ لە سیناریۆ ڕەتکردنەوە سیناریۆیەکی تەتەڕیفی دووهەم بەعەکسی ئەوە برتێ لە سیناریۆی تەسلیم بوون بە واقع ئەم دوانم بنایەکی زۆر بەقووەتەکەن بۆ ئەوەی سیناریۆی سێهەم هەیە سیناریۆی ڕێکەوتن ئەو ڕێکەوتنە چی حاکمە لە بینیانە ئەو دوو ئەراسیر ئەو فاکتەرانەی کە حکمی هەردوو سیناریۆکە دوای دین محاورەیەکی ئەمانە شەرح بکەین بە کورتی بە مختصری سیمای هەر سیناریۆک چییە نەتایجی هەر سیناریۆک چییە و دوایی دێنە سەر ئەوەی چۆن ململانەکە لە سیناریۆی سێهەمە کە سیناریۆ ڕێکەوتنە کۆ بێتەوە و دەرەنجامەکەشی بۆ چۆمان سیناریۆی یەکەمیان سیناریۆی ڕەتکردنەوەی بڕیارەکەیە سیناریۆی دووەمیان تەسلیمبوونە بەناوەندی عێراق سیناریۆی سێهەم ڕێکەوتن لەگەڵ عێراق ئەم سیانە لە ململانیان لە دوو تەرەفی پەرگیرەوە ئەوەکەی تریشیان لە ناوەڕاستە بۆ کۆمەڵە فاکتەر ئایان جوڵێنە حرەکەتان پێکرد بێنە سەر
سیناریۆ یەکەم سیناریۆی ڕەتکردنەوە. ئەگەر حکوومەتی هەرێم قەرارەکەی ڕەت کردەوە چی ڕۆدە؟ ئەبێ حکوومەتی هەرێم احتمال کاتە سەر ئەو داهاتی کە هەیەی بێتە لە داهاتی نەوت گومرگ باجەکان مساعداتی داوە ئەجا قەرزە UN هەرچی کەسێک ئەمە حالیە پراکتیزاکرێت تقریبا توان بڵێم 30 ساڵە ئەمە پراکتیزاکرێت چی یانێتێ ئەم استراتیژە ئەم سیناریۆیە لێکەوتی ناوخۆی هەیە و لە هەمان کاتشا لێکەوتەی دەرەکی هەیە. بزانین لێکەوتەکانی ناوخۆ چی کردووە چی بەرهەمهێناوە ئەم داهاتە و دوای بزانین لێکەوتە دەرەکیەکانی چی و بەرەکەوتە. ئەگەر بۆ سیناریۆیە بڕۆی ئەم سیناریۆیە داهاتی کوردستان پرساهی داهاتی کوردستان بەکار نەهێنراوە بۆ تەمویلی اقتصادی کوردستان بەشێکی کەمی بەکارهێنراوە بۆ تەمویلی اقتصادی کوردستان بەبێی تەسریحەکانی گوتاری سیاسی کوردیش بێ داهاتینەوە تقریبا لە 140 کەواتە ئەمە چیم بۆ خۆکردن. ئەگەر هەر لەسەر ئەو وەضع بڕۆم مشکلەیەکم بۆ دروستەکان لە بینی حرەکەی نەقد بزاوتی پارە لەگەڵ بزنس و کارکاسبی هەتا وەکو تەمویل کەم بێ کەواتە تەسیراتی پوکانەوەی لەسەر بزنس هەیە بۆ بودجە خۆی ئەکرێ بە دوو بەشی ئەساسیەوە یەکێکیان بریتە لە نەفەقات لە زەوی نەفەقاتە بریتە لە ڕاواتر زایدە نەفەقاتی حکومەت ئیدارەی وەزارەتەکان قەرتاسەیە سیارەیە بەنزینە بردنبەرەوەیە ئیشوکار ئیلە ئاخری ئەمانە هەر هەمووی بریتە لە تەمویل بریتە لە سیولە داخلی اقتصاد دەبێت کاتێک کە ئەمە زۆرە بێ لە اقتصادا زەخت لەسەر بزنس دروستەکە گەشە بە بزنسەدا بەڵام کاتێک کە ئەمە کەمە بێتەوە بە تاکید بزنس بەرەو پوکانەوە ئەمە یەکێکە لەو نەتایجانەی کە لە کوردستانە ئەیبینین ئێستا تا ڕادەیەک تەمویلی کوردستان زۆر کەمە بۆ اقتصاد لەبەر ئەوە تووشی ئەو سستی کار و کاسبە بن لە بازار کوردستان. خاڵی دووهەم دوو ئاڕاستی پێچەوانە لە کوردستانە یەکتریە بڕن زدی یەکن تۆ کە بزنسەکەی لە بزنسە حاڵەتێک هەیە تۆ گەیتە ئاستێک لە نقطەیەکە کولفە و ئیرادی وەکو یەک وایە پێوتێ برێک ئیڤن پۆینت لە نقطەیەکە کە تۆ عەربانێکت هەیە شتە فرۆشی دوکانێکت هەیە کۆمپانیاکت هەیە چیت هەیە ئیشەکەی لە نەتیجەی ئەم ئیشکردنەیە داهاتی بۆ دێ کولفەشت هەیە لەکوێیە کولفە مساوی بە داهات ئالێرە تۆ نە قازانجی هەیە نەزەرەر بەڵام ئەوەی مەشروعەکەت پەکی ناکەوێ و ئەڕوا کەواتە ئەبێ حکوومەت سیستمی گومرگ و ڕسومات باج و ڕسومات وابێ حیمایەی داهات بکە حیمایەی بزنس بکە پەکی نەکەوێ لێرەیە نا ئەبێ لێرە حیمایکە زائیدەنەوەی ئەبێ ئاستێکی تریش بەجێ بێڵێ بۆی کە ئەو کەسەی کە بزنسەکە ئەکا خۆی و ماڵماڵەکەی پێ بژێنێ ئەمەش ضرورە ئەمەش هەبێ لە ماستەش هەر حیمایکە بۆ ئاستێکی تریش کە ڕەنگە پێویستکە بە احتیاتێکی لەبەردەسا بێ ئەگەر هاتو بزنسەکەی پەکی کەوت مەکینەیەکی شکا ماتۆڕێکی سووتە سارێکی وەرگەڕا خۆی تووشی عایلەکەی تووشی نەخۆشیێک بوو ئەبێ احتیاتێکی لەبەردەسا بێ ئەمەش ئەبێ حکومەت بە ڕسومات و باش حیمایەت بکە لێرەشەوە لێرەوە بەشێک بەجێ بێڵێ کە دروستکردنی تەبەقەی وەسەطەیە یاخود دەوڵەمەندبوونە یاخود تەراکمی ڕەسمانی ئەلێرە بەروژوور ئەکرێ باج و ڕسومات دەور ببینێ ئیش بکە بەپێی زیادبوونی داهاتەکە کێشەکە لە کوردستانە ئەوەیە سیستمی ڕسومات و باج بەم مراعاتی داهات ناکە مراعاتی بزنس ناکە بەم خەتەوەتانە لە دوای مێزەوە حکومەتی هەیە
کە لە دوای مێژە حکومەتی جاری وا هەیە بەس ڕسوم و باجەکان نەک ئەوانە ئابڕێ دێ ئەچێ دژێر نقطەی تعادلی بشەوە لەبەر ئینهیار بە بزنسەکە بزنس دەرەچێتە دەرەوە بۆ یەکێک لە مشکلەکانی امتصاصی سیویلە لە کوردستانە خۆی ئەسڵەن داراییکردنی اقتصاد بە گوژمە و بە قورسایی ئیراتی کوردستان ناتەنەوە اقتصادەوە لەکە ناتەنەوە اقتصادەوە بە ئەم خاڵەیە چەندین مزەخە امتصاصی سیولاکە لە ناو هەناوی کۆمەڵگایە لە ڕێگای باج و ڕسوماتەوە جارێکی تر ئەو سیولەیە کە دێتە ناوەوە امتصاصێکاتەوە تۆ لە جاتی هەموو مانگی معاش وەرگری بە 45 ڕۆژ بە 50 ڕۆژ بە 2 مانگ معاشێک وەرەگری باشە خۆی ئەسڵ لە حەوزەکە پارەکەمە تۆ دێی مزەخەشت تێ خستووە امتصاصێکی کەواتە تۆ ئینهیار بە بزنس و ئیشەکەی ئەوە خاڵێکی ترە مشکلەیە نەتیجەی ئەمانە کێشەیەکی ترمان هەیە کە ئاسەواری بڕیارەکە لەسەر وەزعی یاخۆ لە کەوتەکانی یاخۆیە تۆ ئەگەر باران ببارێ لە مەنتەقێکی دەشتایەتی و سەحرایە بارانەکە ئەبارێ بە خۆر ئەڕوا ئایا ئەرزەکە و پێویستی ئیسپادەی لێکە تەکیز نەخێ بەڵام ئەگەر هات و ژیابێ و درەخت بێ و سەوزایی بێ بە تاکید بەربەسێ دروستەکە وردە و ئاوەکە چێتە ناو زەویەکەوە وە ئیسtismاری تیا دروستەکە گەشەی تیا دروستەکە لە کوردستانە ئەم مشکلەیە بزڵت برادەر نزیفێکی مستەمر هەیە لە ئیراداتی کوردستانە ئەوەیە کە ئەو دوو خاڵی سەرەوە کە باسمان کرد کە شانە و جومگەی بزنس دروست نابێت بزنس ئیشوکار دروست نابێت سیولەت یا کەمە چی لێ دێت ئەوەی کە وەرەگرین معاشەکان وەرەگرین ئێمە هەرۆمان هەیە کە معاشەکە وەرەگرین ئێوارە ئەیەن بە تاجیر چێشمان بۆ بێنە دەرەوە کەواتە ئەو پارەی کە وەرەگرین کەمترین سوورە خوا لە ناو کوردستانە بە کورتترین سوور ئەڕواتە دەرەوە مەفروض بوو لە ناو خانە و شانەکانی بزنس و ئیشە ئەم دەسا و دەست بکات هەتا تەئخیرێکی لە ناو سوورێتەوە کەواتە بزنس وازاتە بۆ دروستەکە لەو حاڵەتەیە $100 ڕەنگە $200 مخپیاکە $300 مخپیاکە ئێستا کە لەگەڵ ئەمڕۆ معاش تەوزیع ئەکەم ئێوارە ئەیەم بە تاجیر شتم بۆ بێنێ کەواتە دۆلارێک ڕەنگە $10 مخپیاکە $5 مخپیاکە ئەمە مشکلێکی گەورەیە لە مانای ئۆڤەرۆڵ هەر هەمووی نەزیفێکی بەردەوام لە اقتصاد کوردستانە هەیە لە سوورەی کوردستانە ئەمەش کێشەیەکی گەورەیە کە ئەم پرۆسیجەری ئێستا بۆ منی هێناوە یەک خاڵێکی زۆر مهمە نەتیجەیەکی تری زۆر سەرگرمەداتێ ئێمە خەتێکمان نەفێڵن خەتی هەژاری ئەمە خەتی هەژاری پاسکەین ئەمە خەتی هەژاریە کۆمەڵە دەخێت لەسەر ئەم خەتەیە کۆمەڵێکی ترم هەیە لەژێر خەتەکەیە ڕەنگە بەژێر خەتەکە لە 105 بێ ئەمەی سەر خەتەکە لە 102 بێ هەندێکی ترم هەیە لەسەر خەتەکە ڕەنگە ئەمە لە 135 بێ هەندێکی ترم هەیە لەسەرترە باقیەکەی تر بێ ئەمە ڕەنگە لە ئەمە 35 42 ئەمە ڕەنگە بڵێن ئەگەرامیش چ بێ ئەمە 82 ما باقیەکەی تری کەمە عەدەدێکی زۆر کەم ڕەنگە لە 120ەکەی تر یان 190ەکەی تر داهاتی بەرزە ئەم پرۆسیجەری کە ئێستا باسمان کرد بەتاڵکردنەوەی هەناوی مجتەمع لە سیولە پەخستنی بزنس حاڵەتێکی کەم بۆ دروستەکە بۆ کولی دەورەیە ئێمە دەوراتی سەرمایە لە کوردستانە تەقریبەن تۆ بڵێ مانگانە وەکو مانگانە کە معاشەکە وەرەگرین بۆ کولی دەورەیەک کۆمەڵێک خەڵک ئەکاتە دەرەوەی بڵێ بەرەو خەتی هەژاری بە هەموو جارێک کە دەورەکە دەست پێکە نەزیفەکە ئەڕوا مستەمرە سیولەکە کەمە بێتە لە ناوە کولی دەورێکی تر سیولەکە کەمە بێتەوە زیاتر چییە بێ گوشارێک لێرە دروستە بێ زەختە خاتە سەر ئەم داهاتەنە بەرەو خەتی هەژاری
هەندێکم ئەمانەی سەرم بۆ هێنە بۆ ئێرە ئەمانم بۆ هێنە بۆ ئێرە ئەمانەی ئێرە هەنێ سەر خەت هێژاری ئەوەی سەر خەت هێژار بۆم خەتەژە خەتەبەوە کەواتە سیستمەکە بە شێوەیەکی بەردەوام ئینتاجی هەژاریەکە ئەوە نقطەیەکی زۆر خەتەر یعنی ئەم سیستمە ئێستاکانە کە پەرەوە کرێ بۆ شێوەیە کە تەمویلی اقتصاد ناکرێت کەواتە بە شێوەیەکی بەردەوام ئینتاجی هەژاریەکە ئەمە کۆمەڵک فاکتەر بوو ئی بڕیارەکە ئەگەر بەو شێوەیە کە جێبەجێکە و ئاسەواری ناوە بەڵام ئاسەواری تری هەیە تۆ کە مخالفەی بڕیارەکەکەی قەراری محکمەی باڵا ئەڵێ بات و ئولزام باش ئەگەر ئەوە بێ کەواتە بەپێی ئەو قەرارەش بێ ئیدەن ئەکرێ حکومەتی هەرێم لە یاسا دەرچوو بناسبێت ئەو کاتە مشکلێکی تری بۆ دروستەکە بە حکومەتی هەرێم ئەوەیە کە ئەتوانێت قوانینی نێودەوڵەتی بۆ بجوڵێنێت ئەتوانێت محکەمە لەو شەریکاتەنە بگرێت کە ئینتاجەکەن ئەوانەی کە نەوتی کوردستانەکەن ئەو وڵاتانەی کە هاوکارن ئەو بانقانی معاملە بۆ پارێوەکەن ئیدەن ئەمە مشکلێکی گەورەیە کە ئەکرێ فاکتەرێکە لە دەروی کوردستانیش بۆ مام بجوڵێنێت ئەوە یەکێکە لە خەتەرەکان خاڵێکی دێت احتیمالێکی کاکە دکتۆر شەر ئاماژەی پێ کرد امتیازێکی زیاتر بدرێ بۆ وڵاتانەی هاوکارمان یعنی تورکیا چ مشکلەیەکی هەیە ئەگەر ئێستا ئیسفادە لە ساچری نەوتەکە بکە بڵێ کاکە وەکو خۆی بێڵەوە بەڵام هاوکاری مەلەفی نەوتی عێراق بە بە کوردستانیشەوە واز لە مەلەفی نەوتی کوردستان بێت یعنی امتیازێکی وای باتێ تورکیا چ مشکلێکی هەیە ئەگەر واز لەو قضیە بێنێ یعنی ئەوە ژواری دەیەکێکە لە احتیمالەکان خاڵێکی تر هەیە ئەکرێ بزەوتی پارە و کاڵە لە بینی کوردستان و وەسەط و جنوبە قەتعکە تحکمی پێوە بکات بۆ نمونە لە کەرکووک هەر لە یەکەم بازگەی خۆی بڵێ کاکەمە گوبلگی خەمەسەر سادرێت ئەو هەرچی تێ لە کوردستانە بڕەوە بۆ جووس گوبلگی خەمەسەر فەقمانەخە ئەکرێ تەقعیکە ئەکرێ ئێران و تورکیا لە مۆزوعیان ڕێڕەوی ترکە تەحویلی ڕێگای بازرگانەکە لە جاتی باشماخۆ تەحویلکە بۆ شۆی لە جاتی داخلی بۆ شوێنێکە ئیدە کەواتە ئەتوانرێ هەم داخلی کوردستان هەم لە دەرەوە پەیڕۆکردنی ئەم ستراتیژە ئەم سیناریۆیە ئەزیێتمان بە ئەمە یەکێکە لە سیناریۆکە سیناریۆی دووهەم ئەمە کە تەرەفی ئەمسەرە تەرەفی ئەمسەرێتی دیشیان کە تەرەفی ئەمسەریان برێتە لە تەسلیم بوون ئەگەر تەسلیمی عەراق بوو تەسلیم بوون نەبە دەست ئێمەیە نەبە دەست عێراق کۆمەڵێک فاکتەر حاکمن کە تەحکومی ئەوەکەن تەسلیم بینیان تەسلیم نەبین یەکێک لەوانە گۆڕینی پارسەنگی هێز بەلای عێراق وەلاوازبوونی هێز لە کوردستان برادێک نقطەیەک زۆر مهمە کە بە باسی هێزەکەین هێز بە معنای فراوان هێز بەس معنای عەسکەری نییە هێز معنای عەسکەریەک دێتەوە هێز معنای ئەمنی قۆمییەک دێتەوە هێز معنای ئەمنی غذاییەک دێتەوە هێز معنای دیموکراسی دەگرێتەوە هەموو معناکان دەگرێتەوە کوتلەیەک هێز دروستەکەین بۆی دایمەن ئێمە بۆکو عەسکەری سەیری ناکەین پارسەنگی هێز لە عێراق ئێستا بە سوتفەی تاریخ لە پارسەنگی هێزی کوردستان زیاترە چونکە لەبەرەوەی گوتاری کوردستان یەکگرتوو نییە ئەوە خاڵێکی لاوازبوو خاڵێکی کە بەڕاستی حکمی سیناریۆکاکە خاڵی دووهەم مشکلەیەکی تر هەیە هەژمونی مرکزیەت هەیە هەژمونی ناوەندێتی هەیە لە عێراق بەتایبەتی متمەثل بە تەیاری سەدری ئێستا ئەو هەژمونی هەیە هەژمونەکەشی ئەویش بەرەو گەڕانەوە بە ناوەندێتیە کەواتە ئەمەش مشکلێکی گەورەیە بە تەعامل لەگەڵ کێیەکەن خاڵی سێهەم خۆستنەوەی ئەو دەلاقەیە لە بینی گوتاری سیاسی و لە بینی شەقاوی کوردستانە هەیە ئەم سێ فاکتەرە
لە مەسلحەتی بەژۆدی کورد نییە. بۆیە ترس هەیە لەوەی ئەگەر سیناریۆ یەکەم هەم جمەجێنەکەم سیناریۆی دووهەم تەسلیم بوونە، یعنی بە حکمی فاتحە تەسلیم بوون. دەرەنجامی ئەمانە چی هەیە؟ بەڕاستی یعنی ئەم سیناریۆ بۆ شۆمە بامایە. یەک لەو سیناریۆکە زۆر خەتەرە تحویلکردنی فیدرالیزمە، فیدراڵێتی کوردستان سیاسی و اقتصادیە، دیپلۆماسیە، تحویلە بێ بۆ لامەرکزێتێکی ئیداری. ئەمەیشیە لە خەتەرە گەورەکانە بەڕاستی. ئەگەر لەسەر ناو دەستوریشانە بێ بە عەمەلی وای لێ. ئێمە لە حاڵەتی وەکو کاکە دکتۆر و کاکە موەکیلیشان ئاماژان پێ کرد، ئێمە لە ئاسێکی کۆنفیگراڵەیە بوو تەقریباً حکومەت تەسەڵڕ. ئێستا ئەوەمان لێسەنگێتەوە. خاڵێکی تر وەکو باسمان کرد کۆمەڵێک خاڵی ئیجابی هەیە لە دەستورە لە مەسلحەتی کورد تۆمارکراوە، ئەتوانی ئیستیسماری کرد. بەڵام لە ئەم سیناریۆیە ناوەندێتی عێراقەوە بەرز بێ، گوتاری مفاوەزی کورد ئاوا ضەعیف بێ، دەلاقێکی گەورە هەبێ لە بینی گوتاری سیاسی و شەقاڵی کوردیە، کەواتە دەستور لە هەموو شوێنەکە، دەستور لە هەموو شوێنەکە هەیە زەمانێتی، بە تایبەتی لەکوێ؟ لە وڵاتانەی کە سیاست تیان نەمەیوە، قانون تیان نەمەیوە، وەکو عێراق، نە سیاست، نە قانون، نە کەلتوری دیموکراسی. لەم شوێنانەیە بەڕاستی دەستور چەند جوان بێت، چەند مهم بێ، هیچ زەمانێکی جێبەجێکردنی نییە. هەر ئەم دەستوری عێراق ئێمە وەکو حکومەت تەسەڕوفمانە کرد، هیچ حسابێکمان بۆ بنوودەکانی ناکرد. زۆر لە زۆر مەرحەلەیە ئەو دەستورە مەوجود بوو، نابێت جێشی عێراقی بەکار بێ، بەڵام بە جێش پەلامانی کوردستانیان کرد. کەواتە مەنتیقی هێز دەورە بینێ لەم مۆزوعە. ئەوەش یەکێک لە ئەم سیناریۆ خەتەری ئەم سیناریۆ ئەوەیە کە زۆر بڕگەی دەستور لە مەسلحەتی کوردە پێشە بکرێت، ئەوەی کە لە مەسلحەتی کوردە مادام مەنتیقی هێزە من زەعیفم ئەو بە خۆ تەوانی بیکەن. خاڵێکی تر دەرەنجامێکی ئەوە چییە؟ هەنگاو بە هەنگاو بودجێی کوردستان کەمەکرێتەوە. ئێستا لە سا 7 دەهاتی، ماوەیەکی تر لە سا 16 دەهاتی، ماوەیەکی تر بۆ دەکە لە سا 8. و تەفسیریشی بۆکە، هەڵە کاکە بەشێکی لەسەر نسبەی سوکانیە ڕاستەکە، و بەسێکی لەسەر حەجمی ئاوەدانکردنەوەیە. کوردستان ئاوەدان من وەزعەخشان، وەسەت الجنوب وەزعەخشان، لەبەرەوە بودجێی کوردستان کەم بکرێتەوە، و مادام هێزی حکومەکان دەسەڵاتن بوو. ئەوە یەکێکە لە چوارچەوەی ئەم سیناریۆیە ئەبێ ڕەچاوی بکرێت. خاڵێکی تر خەتەری گەورە بۆ مەنتیقی جێناکۆکە. تۆ تەعاملەکەی لەگەڵ دەستورێکە هێز حکومیەکە باشە. لە قومەی بەهێزی سەدام حوسێنە بەقەدر ئێستا تعریف نەکراوە. باشە. 4 ڕۆژی تر ئیستیفتاکە ئەو تەعریبە ئەکا بە یاسا. بە کولی دەجێت دەستی تۆ دەرەجێت. مەنتیقی جێناکۆ بوو کەرتوویش. بە دەستوریش، بە قانونیش، بە هەموو شێوە. بۆیە سیناریۆی تەسلیم بوون ئەمیش ئەو مەشەکلانەیە هەیە. کەواتە مەلعەمل. سیناریۆی سێهەم. وتۆ ئەم دوو سیناریۆیە هەردووشی ململانەیەکەن شەڕەکانیان چڕ بۆتەوە لە سیناریۆی سێهەمە کە بێتێ ڕێکەوتن. گروسکێشێک هەیە. ئەم لا کوردستان بەلای خۆی ڕاکێشێ، بۆی حقوقەکانی خۆی زامنکە، ئەو بەلای خۆی ڕاکێشێ، بۆی دەسەڵاتەکانی خۆی زامنکە. کەواتە لێرە ئەم خاڵانە حکومەکە حاکمن بۆ ڕێکەوتنەکەش. ئاسی قورسایی جەماوەری گوتاری مفاوەزی کورد. هەتا مفاوەزی کورد جەماوەرەکەی شاقام خەڵک لەگەڵ یابێن بەهێزترە ئەتوانێت بە مەسلحەتی کوردستان مشکێتەوە. بەس ئەمڕۆ لە ساحەکەی وایە ئەمە کێشەکەمان. دوو یەک خەتەری تر هەیە. ئەگەر حکومەتی مەرکەز نەرمی بنوێنێ بەرامبەر بە خواستی ئابووری کورد ئەگەر مەرحەلیش بێت. بۆ نمونە لەم هەفتەی پێشووە کۆمەڵە قەراری دەکردووە عێراق بە هەدەفی محکەمەکەشنی ئەسڵ
بغي شري أوكرانيا وروسيا كل تقاعد بسبيس مليوني قرض ذاتي 100,000 بۆ فەقیرەکان 150 ملیۆن بۆوانی کە خانووەکەن ئیمتیازاتی تریش زۆر ئەمانەش بری کورد ناکەن ئێستا ئەگەر بێت حکومەتی عراقی بڵێت کوردستان ئەگەر بێت و خۆیان و مەسیلی خۆیان لێنەری خۆیان دەڵابێک داواکەن ڕاتبەکانیان بیجارنەوە بۆ سەر عراق و ئێمە هەموو حسابەتیان بکە بۆ عراق هەم ڕاتبەکانیان مساویەکەن هەموو مانگی وەریگرن 18 دقیقة أوكي بيب مو متصورة كم كارثات دروسكا كارثات دروسكا أما تشوفي قولي بلاس خالد كتير من نام زيادة خالد كتير كومالجيني ودولتي موقفي نفسي من أريوتشيا كومالجيني دولتي بريطانيا أوروبا وأمريكا أما شون هاوكاري كردكان وقتی هاوکاری کورد دەکەن کە کورد چەند دادپەروەر بوو چەند دیموکراسی بوو چەند عەدالەتی کردووە چەند احترامی مافی مرۆڤی کردووە ئەمانە هەمووی و چەند توانێتی ئیدارەی خۆی بکە ئایا کوردستان لەو مەرحەلەیە مجتەمەعی دەولی قەناعەت پێ کردی بێ ئیدارەیەکی باشی خۆیەکە کە دەڵی فەسادی تیانێ ئەمە شتێکە لە خاڵەکان کورد ڕەنگە ئەم پشتیوانیەش ئەگەر هەیبوو بێ ئێستا تا ئاستێک لەرزۆ بوو خاڵێکی تر زۆر مهمە موقفی ئێران و تورکیا لە سیناریۆی سێهەم موقفەکان ئەوەی ئایا دوو خاڵێک هەیە دوو موازنە هەیە گەشەی دیفاکتۆی فێدراڵی لە کوردستانە لەگەڵ ئەوەدا تورکیا و ئێران یان گەشتنەوەی کوردستان بە بازاری ساختکردن کاڵەکانیان ومصدرێکی موادی خاڵ نەوت کانزا و شتەکانی تر بەتەکید تەجروبەی خۆمان لەگەڵ تورکیا و ئێران قەت حەز بە گەشەی فیدراڵیزم ناکەم بەرەو دەوڵەت و بەرەو گەشەکردن بەس حەزەکە بیهێڵنەوە لە چوارچێوەی بازارێک بۆ ئەوان بۆ منتەجاتەکانیان و لە هەمان کاتیان موادەکانیان بەربوان خاڵێکی تر زۆر مهمە ئەوەی ململانەی تورکیا و ئێران لە بینی خۆیانە ئەمە کێشەیەکی گەورەیە بەڕاستی لە کوردستانە دوو استراتیژ یەکتر بڕن لە کوردستان ئەمەش خەتەرێکی گەورەیە استراتیژێکی هیلالی شیعی کە ئێران تەمسیل دەکات بەڕاستی بە کوردستان ئەڕۆ استراتیژی خاوەندارەتی تورکیا بۆ ئیخوانی ئیسلامی و بۆ سونی ئیسلامی ئەمیشە بە کوردستان ئەڕۆ ئەم دوانە هەردووشیان بەداخەوە تا ئێستاکانە بۆ ئاستێک ڕۆشتووە هێزە سیاسەکانیان بەش کردووە لە کوردستان ناوەکوانە کەواتە بۆ شوێکی ئەم دوو خاڵەتە بەسەرەوەی ئەڵێن سەرەدای بڵێن بۆ کوێچی بەڵام هەرێکێک لە ئێوە ئەکرێ خۆی بیرکاتەوە بۆ کوێچی بەڕاستی منەوە حەلەلمان نییە ئەوەی کە سەرکەوتنی کوردستان یان عێراق بەس پابەدە بەچی بە جوڵە و ئاراستەی فاکتەرەکانی هێز ئەبێت جارێکە بگرێنە بۆ فاکتەری هێز جوڵە و ئاراستەی هێز لە کوردستانە ئەگەر جوڵەکەی بە قووەتە ئاراستەکەی نیشتمانیە ئەتوانێت سەرکەوتوو ئەگەر جوڵەکەی لاوازە و ئاراستەکەش نیشتمانی نییە لێترسی ئەو خاڵێک مهمە خاڵی دووهەمیشیان گوتاری سیاسی چەند توانێت متمانەی شەقام بەدەست بێنێت ئەمەش خاڵێکی زۆر زۆر مهمە ئایا ئێمە تا ئێستاکانە گوتاری سیاسی کورد توانێتی متمانەی شەقام بەدەست بێنێ بۆ ئاستێک بتوانێت لە ململانەی سینارۆ متەطەرریفەکانە بتوانێت ئیستیسماری بکە لە بەرژەوەندی خۆی سینارۆی سێ دابرێژێتەوە یاخودی زۆر سپاسدارم. ئەگەر پرسیارەکان ناوەکان بنووسم بۆی بزانین چۆن کاتەکان دابڕکەین یان پێوەستە من بە سێ دەقەوە
دەست خۆش کاک محەممەد سڵاو بۆ ئێوەش والله هەر باسی ئەوەی کرد نفوزی کرد کاک محەممەد خۆی قسێکەیە العالم يقودنا نونان النفوذ والنقود يعني هەردووشی منمە هەم دەسەڵاتیش و هەم دارایی یعنی پارەش زۆر گرنگیان دەڵێ الاقتصاد نصف المعيشة لە کوردستانیش ئەگەر بێت و ئێمە ئابووری خۆمان چاکردبە پێم وایە کە حکوومەتی عێراقیش ئەو فشارشی کردبایە دەمانتوانی یعنی ئاوا ئێستا لاواز دەرنەکەوین بۆ ئێستا لە ساڵی 2014 لە عێراق ئەوە دەرچوو کە 4 مەسفای گەورە دروستکرێت دەبەن مەسفای 150,000 سیانێکیشان 300,000 مەسفایەکی 150,000 کە باشترین کواڵیتی و هیچ نەمێنێتەوە تقریبا 5 ملیار دلاری تێچێت هەر مەسفای گەورە تێچێت دوو مەسفا بوو لە کوردستان وەختی خۆی کە تەواو نەبوو نێچان لێرە لە بازانێکیشان لەکەڵەکە ئێمە وەختی خۆی چوونە لای وەزیری سناع وازام فەوزی فرەنسۆ حەریری بوو وتی لە ساعت 40 شتێکی وای تەواو بووە بەس ئەوەیەکەوە لێرە بڵێن کۆمپانیاکی حیزبی کڕیبێتەوە ئەویشان کۆمپانیاچکە لە بڵێنەی کەڵە کراوەتەوە ئەوەی حکومەت داوام بوون بە حیزب لەنا ئەو دوو کۆمپانیاش لە کوردستان دەبوو ئێستا لە جیاتەوەی کە حکومەتی هەرێم نەوتی ئاوا نەربە ئەیتوانین دووسێ مەسفا دروستکە نەوت و بنزین وەک ئێستا موشکلێن دەبوو دووەمە ئەیتوانین بنزینەکە بفرۆشێ عێراق نەیەتوانی بڵێت و نەوتی خازنێری بە وڵاتانێنی بەداخەوە ئێمە ئەوەشمان نییە بۆ مەسەلە یەک شتت کەوە کوردستانی پشتی کوردستانیشکاندووە بەداخەوە کاک محەممەد باسی گەندەڵیە گەندەڵی بۆتە چیەکەوە کەسی قەیب و حکومەتە نەمێنێ هەموو کە زوایە یعنی بەداخەوە خەڵکی کوردستانیش نوعێکە کە کابرای مەسئول لە پشتم لەوە هەزار قسەی پێڵێ کە مەسئولەکەی دەستی ماجەکە نەواش بکە و نەواشکە یعنی شتی حەقیقەت بڵێ بۆ مەسەلەی مەعاشیش کە بڵێن بۆ حکومەتی بۆ بەغا یعنی بڵێ حکومەتی هەرێم بڵێن ڕازی نەبچێتە سەر بەغا حکومەتی عێراق ئەڵێ من 680,000 مۆزەف پارە ئەدەم 680,000 شتێکی وا ڕقەمەکە بەڵێ ئاخر بەڵێ ئەوە نەیە بڵێن بەڵام لە کوردستان چەندەیە ملیۆنێک و 255,000 59,000 یعنی وابێ ئەوە تقریبا نیوەی معاشی دەبڕێت یعنی ئەوەیە خۆی لە هەموو وڵاتانیش لە هەموو وڵاتانی ئێستا بڵێن لە لوبنانە لە وڵاتانیکەوە نفوسیان بە قەتەرێمی کوردستانە هەر تقریبا 300,000 زۆر کەم ئەوە هەیە یعنی نەک ملیۆنێک 300,000 مۆزەفیان هەیە بەس لێرە بەداخەوە هەمووی مۆزەفە دەوڵی بەندێک شتانە باشکەم بەڵێ باسی تورکیای کرد خۆی وڵای هەموو جارێ ئەو شیعەکان قیادەکانیان باسییان دەکرد لا ئێمە برادەروشتی ئاوباسی دیو کاکە وڵای ئێوە نەو دەنێرن بۆ ئێران و بە ئێران تورکیا وڵای ئەرقامەکانم دێتەوە بۆ ئێمە ئەوان بەدزممان دێنەوە یعنی بەداخەوە کورد دۆستی نیە ئەوەی دەوریشمانە هەموومانێنی ئەوە دەکەنێنی ئەوان شتەکان لە حکومەتی عێراقی و نەبێ ئێمان خۆماشانە ئەوان معلوماتەکان لەوەکانی کە وەردەگرن کاکم لە بوجە بۆ خۆی لە ئەسڵدا لە بوجە لە ساعت 14 بووە بەڵام لەوەی کوردستان وەخت خۆی زمانی عەلاویتوانە کوردستان ئەو وەخت خۆی ئەوە هەموو شتەی بەسەرهاتووە کردوانە بە لە سەدا حەفدەدنا هەموو ساڵێ لە بوجەی عێراق هەموو ساڵێ تێداتی کە دەڵێ دەبێت ئەم ساڵ لە عێراق سەرژمێری بکرێت بۆچی بۆی کەەوە مادەی 112 کە دەڵێ داهاتی نەوت بە گوێرەی ژمارەی دانیشتوان داژی بۆی کەەوە ئەوە جێبەجێکرد بەداخەوە لە کوردستان نظامێکی کاکەحمە بەرزانە پێڵەن سویفت لێرداکو بۆ پارەی نەوتی کوردستان بەزێتە باقێکی ئالیا بۆچی چکە ئەو بەزە و بانقە سویفتیە دەتوانێت پارە لە خارجەوە بەڕسمی لێەوە بێت ئەو بانقە لە کوردستان باقێکی وای لێ نەبووە کە بڵێن بتوانێت ئەو تەحویلی ئەو پارە بکرێ بڵێن بکرێ بە مەعاش و بدرێتەوە بۆ مەسەلەی بازەکانیش ئێستا لە عێراق بەتەمایە هەچی حدودەکانە بۆ باج گومر گشتیوە هەمووی کا بە ئەلکترۆنی یعنی بێ بە مەرکەزی بۆی کە بارێکات بزانن چی لێ دێ بەڵام بەداخەوە لە کوردستان ماڵی حیزبیوانەکە زاگای لێ نیە پارەکە چی لێ دێ و چی لێ نایەتەوە بۆ مەسەلەی مەسفاش ئەوە باسی مەسفاکانم کرد لێرە شەریکێکی لێ بێڵە شەریک ئەوەی کۆمپانیایەکی دیلوتی لێە زای بزەبەت ئەو کۆمپانیا دیلۆتەوە بچوایە وەکو تۆ قماشەی بەرە لای خەیار بڵێ بووم کە بجر 3 متر بۆ 3 متر بچارێک ئەوت بۆ دەکات حکومەتی هەرێمیش معلوماتەکەی داتێ ئەڵێ ئەوە بڵاوکەوە بەڵام یەک شتەیە منظمەی شەفافی دەولی هەیە عێراق لە ساڵی 2002 تقاریر تەقدیم کردووە هەتا لە ساڵی 2011 طبعا ئەو منظمەی شەفافی ئیستیخراجی پێڵە ئیستیخراجی نەفتیە ئەو منظمەیە
چ دەکات یەکەم لەو وڵاتانە دەپرسێت کە عێراق لەوتی پێفرۆشتون لە عێراقیش دەپرسێ لەلایەنی سێمیش بە وەستەی چالاکوانانی مەدەنی هەرسێکیان کۆ دەکاتەوە بزانێ ئایا ئەو وڵاتە لە سنای ئیستیقراضی نەفتی یان لە داهاتەکەیدا فێڵە یا فێڵ نییە یعنی بەوە دەزانێت بەڵام بداخەوە لە کوردستان 2-3 ناردیان بۆ کوردستان حکوومەتی عێراقی ئەو چەپتەری کە ئایدی نەوتی کوردستان بوو ساڵێکیان کردبوو یاسا نەوت و غازیان تیاویش بوو یاساکە ئەوە ئەویان ساڵێکیش بە بەتاڵێ بەڵێ شتی کەس ناو باسیکەم بەداخەوە بڵێ چی دەست بۆ ئازاد لای بەخێر بێت بۆ وەرکی بە ڕێزانکاری محەممەد و کار حەکوشێتی دەستیان خۆش بێ زانیاری باشیان باس کرد بە بڕوای من لە هەرێمی کوردستانە گەلمانیەوەدا کوشی لە خەڵکەکەمان بکەین نەک لە سوپەکەمان دووسێشی زۆر گرنگە هەم بابەتی یاسایی دەستوریەکەی ئەمریکای لەسەرکەین هەم جانبی یاساییەکەی نابێت ئێمە لەسەر حسابی لایەکیان لایەکی تریان فەرامۆشکەین پێمان وایە بەس جانبی یاسایی لەبیر بکەین و بینەوە سەر ملانی ناوخۆ سیاست یان بە پێچەوانەوانێ بین بە شەڕی عێراق بکەین و جانبی سیاسی لە ناو هەرێمی کوردستان و ملانەکە فەرامۆش بکەین کە بۆچی ئەم مناقشەی لێرە ئەم باسی ئێستا لە عێراقە لە کوردستانە لەسەر چییە کە باسی نەوتە لێ نایاساییە یا یاسایی دەستوریە یا دەستوری نییە خەڵک زەدەلیەکە قسەکە لەسەر ئەمەیە بۆچی ئەم مەسەلە بەروی نەوت هەبێ بەداهات داهات بۆچی بۆ خەڵکە خەڵک ئەو چی توێژە دیاریکراوە کە مامۆستا باسی کرد لە هەژارە گۆتێ تا بەشی سەرەوەی ئەمەی کە هەیە بە بڕوای من چەنە ئەم کێشەیە لە هەرێمی کوردستان و تەنانەت لە عێراقیشە بۆ بە سەبەبیەوەی کە خەڵک هەژار بێت کە خەڵک نەدار بێت خەڵک بێکار بێت چەند جانبی یاسایی دەستوریەکەیەتی ئەوەنە جانبی سیاسیەتی سیاسەتی ئابووری یەکێتی و پارتی سیاسەتی ئابووری ئەو لە حیزبانی کە لە عێراق حاکمن ئاخر بووە بە سەبەبی ئەم هەژاری کە دروست بووە من لە بیدایەتەوەتم لەگەڵەوەم حتا بتوانین شتەکان دەستوریکەی یاساییکەی لەسەر بنەمای کۆتنەوە دەوڵەتەکان بێ باشترین حقوق باشترین شێوازی دەرهێنان چۆن سوودی لێوەربگری ئەمە لەگەڵیان ئەبێ ئیشی لەسەر بکەین و ئەوە ئەم جێبێتەوە بۆ یاساناسان ئەوانەمان بەڵام یاساناسانشمان لەگەر سیاسیەکان پشتی نەگرن و ئیرادە دەکەن کۆ یاساناس چی بکەن لەبەرەوە هەر دیسان مەسئلەی گۆڕینی سیاسەتی ئابووریش بەجێ بێت ئەم ئاشتبوونەوەی کە محەممەد باسیەکاڵی هەرێمی کوردستانی بێ بەهێز بێ یەکودارێ بێ و پشتبەستوو بێ بە شەقام چۆن پشتبەستۆی بە شەقام گەنجێک شوقێکیانی بچێت گەنجێک ئیشی نییە کاری نییە بەڕێزان خوتوکەدانی هەستی نەتەوایەتی هەمومان یەکتری ناسی بەشی زۆرمان هەمومان خەڵکی بنە وڵات کەسێمانە وڵات و ئاڵا و نیشتمانی خۆمان خۆش بێ بەس ناکرێ لەژێر ئەم ناوێ ژیانی ئابووری خەڵک تەعتیل بێت ئاخر تەقریری وەزارەتی تەخطیطی عێراق پێرێ بڵاوی کردووە و بڕۆنە سەرەتەکان لێبن ئەڵێ هەژاری لە عێراقا لە 20.8ەوە چۆ بۆ لە ساسی بێت خۆ لەبێ دەستوریە خۆ لەبێ قانونیە خۆ لەبێ بەحسا شفافێتەیە لێرە زەردا لەبەرەوە مەسەلەکە چی لێرە بۆیە سەرنجتان بۆ شتە باکردن لە هەرێمی کوردستان ئەگەر ئێمە بمانوێت نەوت بچێتە خزمەتی خەڵکەوە ئەبێ گۆڕانکاری سیاسی لەم دەسەڵاتان بێت و ئەم دەسەڵاتە بچێ ئیتیفاقیشتا لەگەڵ عێراق حاڵەت و فەقرە دەنێ عێراق و هەرێمیان ئیتیفاقەکەن یا چاپۆشی لە یەکتریەکەن لە هەر بەس یەک کەلیمەیەک نیم دەقە بێتێ من منتەرم یا ئیتیفاقەکەن یا چاپۆشیەکەن وەم شێوەوە لە هەردوو حاڵەتەکەیە ئەگەر سیاسەتی ئابووری کە ئێستا سیاسەتی ئابووری ڕێعیە لە هەرێمی کوردستان و عێراقیش وابەستەیە بەناوە لە سەرمایەداریەکانەوە ئیعتیمادی لەسەر نەوتدا نەوتیش ئیعتیمادی لەسەر بازاڕی جیهانی بازاڕی جیهانیش بەردەوام بە زونزمەکەوە جێگێکی ماوێرانکەری سەرمایەداری لەبینی رووسیا و لەبینی ئۆکرانیاشا دروست بووە لەبینی نیوەی عالەمایە نەک لەبینی رووسیا و ئۆکرانیا لەبەرەوە ئەبێ ئێمە جانبە یاساییەکان چەند گرنگ وەرەگرین خەباتکردن بۆ گۆڕانکاری سیاسەتی ئابووری ئەم حیزبانەوە حتا لە عێراقیشا ئەبێ بکەینە منهەجی خۆمان و گشتگیری خۆمان ئەوەمان بگەینە بۆی نەوت دەچێتە خزمەتی خەڵکەوە. باسەکە یارە جەناب زۆوردی ئاماژە بە هەموو ئەو خاڵانەیە کە لە نەتیجەی سێ سیناریۆ ئەستە ڕوو کە لەڕووی سیاسی و زیان بە هەرێمی کوردستانە بێنێ و بەتایبەتر ئەو سیناریۆیەک تەسلیم بوو کە ئەگەر هەرێمی کوردستان لەڕووی سیاسی و تەسلیم بە ئیرادەی حکوومەتی بەغداد بێت و خۆ بەبێ ئەو قەراراتانی کە لە حکوومەتی داگای پێرانی عێراق دەچوون بۆ هەرێمی کوردستان
جەنابەت ئاماژەت بە زەرورزیانەکانی ئەو یاسایە و تەسلیمیە لەسەر سینارەیە ئەوەی لە هەمان کاتە ئاماژەت بەوەدا کە لە سایەی دۆخێکی ئابووری ناسەقامگیر ناپێگەیشتون ناخەمڕی کە لە هەرێمی کوردستانە بەڕێوە چێت بۆ بەمایی ئەوەی کەوا فەقر و فەلاکەتێکی تا ڕادەیەک ترسێنەر و شۆشێنەر بدی بێنێت کە خەڵکی کوردستان ناچار کات بەوەی کەوا بە جەماعی ڕەوکەن و کۆچکەن بۆ دەرەوەی نیشتیمان گەنجەکانی ڕۆژانە هاوارکەن کاسبکارەکانی بەدەست بێکاری و بێکاسبی و زەرورزیان لە ڕووی بیزنس و کار و کەسابەتەوە هاواریان لەو کۆی پێسای بیسی ئەمانە هەمووی لە دوجارە بەڕێکەوتن لەگەڵ حکوومەتی فیدراڵە لەگەڵ حکوومەتی ناوەندە زمینەیە خۆش ناکات بۆی کەوا ئەمنی قەومی هەرێمی کوردستانیش لە ڕووی ژێرخانی ئابووریەوە بەهێزکا بەوەی کەوا ئیتر ئەو کاتە حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی ناوەندە بەپێی ئەو بند و پڕگە و مادە دەسوولیانی کە هەیە بتوانێت ئیسپادەی لێ بکات پێشەکانیی ئابووری بەهێز تۆپمان پێگەیشت و خەمری دروستکا بەوەی کە تۆ هەر نەوت لە هەرێمی کوردستانە کاتەکانی موجودن دوجار ئەوەی کە استثمارەکەی لەسەر ئەرکی کوردستانە هێزی کاری کوردستان تیا سوودمەند دەبێت ئەوەی کە لە هەرێمی کوردستانە لە ڕووی پیشەسازی و پێئەکاوت پێگەیشت دەبێت ئەوە لەسەر زمینەی خاچی هەرێمی کوردستانە ئەوە دەبێت و ئەوەی لە ڕووی مەسەڵ بڵێن بزنسەکان و کەدەنات شارەتی پێها سوودمەند نابێت لەو مادانی لەو پڕگەو لە اقتصادیکردنەوە دەستورە هەیە بۆی کەەوە ئابووری کوردستانیش هاوشان لەگەڵ ئابووری خوار و ناوەڕاستە بەیەکەوە گەشەکردن بتوانین ئێمە دوجار یانێکە بەهۆی پێ ئێستا خەڵکی کوردستان لە ناچاریە خۆزگە بەوا خوازێ بگەرێتەوە بەلای حکوومەتی بەڵام بە شێوەی تەسلیم بوون بەڵام لە ڕاستیە مەسەلەن قازانجەکە شێوەکە کە ئێمە ئەتوانین ئابووریەکی بەهێز دروستکەین ئەتوانین ئەوەی کە زۆر جار مەسەلەکانی کارکوژران ئاماژەی زیرای ئێمە ئەگەرمانی دەوڵەتی کوردستان دروستکەین پێویستە پایەکانی لە پێش و پایەکانی بەهێز بکەین ئێمە پێی ئابووریمان پێچێکە دەوانی جەنابەت باسی کرد لە ڕووی سیاسیەوە جەوهەری مستەقبەل و چارەنووسی ژیان و سەربەخۆی هەموو میلەتان و دەوڵەتان گشتینەکانی دنیا دیاریەکە بە درێژایی مێژووکەڵاو سپاس کاکەش بەڵام هەڵێم پرسیارەکان تا ڕادێ کورت و بۆ بکات کاکتۆر باسی ئەوەی کرد سیناری تەسلیمبوون یەکێکە لە سیناریۆکان یعنی خۆی لە دەستورا باس کراوە ئەم فەقوو لە نەوتانە بە مشتەرەکی لە نێوان ئیتیحاد و هەرێمە ئابرێتەڕێەوە و ئێمە خەڵکی خۆمان وەکو خەڵکی یاساناس و باڵێن بەسەڵاتە ئەبێ ئێمە خەڵکی خۆمان تێبگەین ئایا ئەم دەستوری ئێمە ئیتیحادیە کۆنفدراڵی ئەگەر ئیتیحادیە ئەمە تەسلیمبوون نییە دروستە؟ بەڵام ئێمە بمانێت بە کۆنفدراڵی تەسەڕوف بکەین و هەموو بە شێوەیەکی سەربەخۆ و دەوڵەتێکی سەربەخۆ تەسەڕوف بکەین لە کاتێکا بە میلەتەکەی خۆشمان دەڵێن عێراق بە تەمەسوک کا بە مافە دەستوریەکانەوە داوای شتێک زیاتر ناکرێت لە عێراق ئەوەی دەستیشی بۆ کردووە حەقێکی دەستوری خۆیان بۆ لەبەر ئەوە من پرسیارەکەم ئەوەیە یعنی تا ڕادێ پرسیارەکە هەم سیاسیە هەم قانونی و هەم اقتصادیشە چ سیستەمێکی فدراڵی هەیە لە دنیایە حەقی یادە بە هەرێمێک بۆ خۆی سەروەتی طەبیعی خۆی دەرکات و بیکاتە جوانی خۆیەوە ئەمە پرسیارەکە باواسە بێت ئەمە یەک دووهەمە باسی ئەو سیناریوانەی کە حکوومەتی هەرێم بەرگەی ئەوە ئەگرێت سیناریۆ اقتصادیەکان یا سیاسیەکان بەرگە ئەگرن کاکە لەم هەرێمی کوردستانی خۆمانە ئێمە سندوقێکمان هەیە دینارێکی دیانە بۆ ڕۆژ پێڕۆژ احتیاطی ئێمە بەرگەی یەک سیناریۆ ناگرین لە سیناریوانە بۆیە باشتر ئەوەی ئێمە حقیقەت ئەوەی کە لە دەستورا هاتووە و ستافێکی یاسایی بچینە مفاوضاتێک لەگەڵ حکوومەتی هەرێمە بە مشتەرەکی بە استراتیجێکی مشتەرەک لەگەڵ حکوومەتی اتحادیە اقتصادی ئەم وڵاتە لەسەری بڕۆیت دروستە؟ ئەمە یەکی پرسیارێکی ترم هەرێم و عێراقیش وەک ئاشکرا یعنی اقتصادێکی ڕێعیان هەیە نەوتە فرۆشتن پارەکەیان نەناوە و لە ساڵی 86ەوە حربی ئەسعاری نەوت هەیە و نزیکترین نیشان ساڵی 2020 بوو کە سعودیە و رووسیا بوو بە ململانیان و اقتصادی ئەسعاری نەوت چەند هاتەخوارەوە پرسیارەکە ئەوەیە تا ئێمە دڵمان خۆش نەبێ ئەمڕۆ نەوت دینارە زیاترەکانی تا دنیا دنیای وابزانانی ئەم نەوتە داناڕۆزە نەوت چەکێکە دووسەرەیە باش بەکار نەهێنرێ
ضربەیەکی گەورە هەم بە اقتصادی وڵاتەکە هەم بە داهاتوی وڵاتەکە دەگێت بۆیە ئێمە تا ئەم لەحزەیە 30 ساڵ ئەم حکومڕانیە ئەم دەسەڵاتی کە هەرێمی کوردستانە نەمانتوانیوە ئەم نۆتی کە هەمانە باشترین وەکوڵێ نیعمەتە خوای پێداوی نەمانتوانێت بیکەین بە وەسیلەیەک بۆی ژەرخانی ئابووری و مؤسسات و بناویان وڵاتی پێدا بنەزرێن بۆیە تەسەوورێکی ئەم چەکەن لە زڵتی خۆمان بەکاربێنەوە و چۆن بەکار هاتوو مسپاسان نەکەن من يك بسيار مال أخيرة لأن سلسلة السلفية كوي موضوع من جمعنا جابوني أمر ريالا أمر ريالا قصدي العادي كاري كواسا دو أحسانية وزوجنا يعني الشيخ وزين سهينة الدنيا مالية آخر الشوى أمر ريالا تنا رهندي يخويه لأن أخوي عراق وكو قضية ناوخۆی سیر بکرێت زیاتر لەوە ڕەهەندی نێودەوڵەتی هەیە نەهەم ڕەهەندی ئەقلیمیشی هەیە چکە هەم تورکیا و ئێران وەکو دوو دەوڵەتی جلێزی ئەقلیمی هەردووشیان سوودمەندن لە نەوت و غازی کوردستان بە تایبەتی لە سەرۆی نەوتی ئێستا چکە هەر هەفتەی پێشوو بوو نوێنەری حکومەتی هەرێم لە تاران وتی ڕۆژانە 50,000 بوو 30,000 بوو 100,000 بۆنە بەرگری نەوت بەتەنکە دەفرۆشێت ئەوەش خێر و دێرەکەی بۆ ئێران شتێکی کەمتر نییە لەوەی کە تورکیا ئیسپادەیەکە ئەمە دوو ڕەهەندی نێودەوڵەتی هەیە بۆی کەوا بەشێکی زۆر لە کۆمپانیا عیملاقە فرەبەگەزەکانی دنیا لە هەرێمی کوردستان ئیسماری نەوتە داخڵ بوون و هەر مانگی پێشوو بوو کۆمپانیای داناغاز بۆ ئیعلانی ملیاردێربوونی خۆی کرد کە لە 186 قازانجەکانی ئەو ساڵی لە هەرێمی کوردستان لە حقوڵی غازی هەرێمی کوردستان نەکردووە جگەلەوە ئەو کۆمپانیا گەورانەی وەکو گینیان ئینەرجی و ئێکسن مۆبیل و ئەمانە هەمووی کۆمپانیای گەورە و زەبەلاحن کە هێزی گەورە لە پشتیانە ئەمە هەروە بە ئاسانی ملاحەقە ناکرێن هەروە بە ئاسانی یعنی ئاو ناکرێن لە ئیستیسماراتیان لە هەرێمی کوردستان بۆیە بەو شێوە ئینە نییە کە ئەو یەکەین بێمە سەر سیناریۆکانی بەڕێزە من پێم وایە کۆبوونەوەی چوار سەرۆکایەتێکە شتێکی یا بەگوێمانە کە سیناریۆی یاخیبوونی هەڵبژار دەبێت بۆی کەوا بڕارەکەی ڕەتکردوانە تەنانەت شتێک گوترا کە گوایە پەرلەمانی کوردستان ڕابستێت پرۆژە بڕیارێک ناخۆشە بکە بۆ ئیدارەی قەرارەکە بەڵام ئەوە بوو نەکرا دیارە خێرەومەنگ زۆر بۆ کە نەسیحەتی کردوون شتی وا مەکەن و پەرەیدا مەکەن چکە ڕەنگە زەرەری زیاتر بێت یعنی ئەمە پرسیارەکەم ئەوەی ئایا لە حاڵەتی هەڵبژاردننی یاخیبوون تا کۆتایی یعنی قسەکانی سەرۆکی حکومەتیش شتێک تەراجعی تیا بوو کەوەی بێتە سەر سیناریۆی سێهام شتێکی لەوە تیا بوو کە ئامادەین ڕێکەوتن بکەین لەگەڵ حکومەتی عێراقوانە تۆزە ئاهوانتر بوو ئایا ئەگەر سیناریۆی یاخیبوون تا کۆتایی هەڵبژێرێ حکومەتی عێراقی چەنە ئەتوانێت ملاحەقەی ئەو کۆمپانیا زەبەلاحانە بکەن لە ڕووی داراییەوە لە ڕووی مالیەوە لە ڕووی پوچەڵکردنەوەی عقودەکانەوە ئایا ئەو عقودانە هەروە بە سافی بە ئاسانی هەڵەوشێنرێنەوە ئێمە داناغاز شکایەتێکی لێ کردین ساڵی چەند بوو 2 ملیارد دۆلار یا بەتەنی هەرێمی کوردستانە ئێستا ئەبێ بەرژەوەندی ئەوان چی بێت ئایا ئەو سوڵتە قانونیانی کە دایانماوە و دەوڵەتی سێهام حەکەمنتیانە یعنی لە پێی یاساکانی مەسەڵەن یاسای بریتانی یاسای سویسی نازام ئەڵمانی ئەمانە سبێنێ حکوم لەسەر تحکیمەکەن لە بین کۆمپانیاکان و هەرێمی کوردستانە ئاخۆ چەند لەوە زەرەرمان بەرکرد یا سزا بدرێنە ڕوان و کێ چێتە ژێرباری ئەوە ئەمە لەو تەعقیداتی ئێجگار زۆر گەورە و ئاڵۆزی تایە وەضعەکە بەعام مەی بەشتر بخێت بەڵام بەو شێوە تاریکەر ناکە بچینە سەر ئەژنۆ ئەوە بکەین بابزان داهاتوو چیمان پێوە دەستان خۆش بێت ناوی کاکتۆر باسی ڕژەی داگیرفانی کرد لە ڕاستیە منەوەی کە بیستۆمانی کرد ئایا داتاکان ڕسمیە حەقیقەتە نازانم یان زۆرێکی ئێرانیەکان ئەوانی کەین بۆ زیارەت جنسی عێراقیان بۆ دەکرێن ئەنجام بڕەوە سوالەکەش زۆر یعنی بڵێن چەندین ملیۆنی کێفەڕەن بووە چەند ساڵە ئەڵێن لە عێراق هەڵێنێکرێ بڵێن سەرژمێریەکرێ بەس هەر
دوا آخرية هذا كمان دكتور نازل هو كاري أو بوشي جلته يعني أو هزاري بالانس يعني زورت زاتر بالزمياء هذا فيها شيء كله آخر شيء سكان شباب يمكن كإما لهم حامو ولا شيء من أوتاني كبحثات جياتو كن لدستي بين من راسيو شنو دا يكراو نك أوشنا استراتيجية على بلهاري كل سنة خليك لسطها بيستي بارين بدأتها إخوان هسه من كهات ما نشوف شو مفاهيم تعزيز وعرب وهمي عقام يداشر وراس يعني تيجي يعني لقبل شيء عوايا أوهم هنا هم عقام يستاشر لنا مش واحد نك أو ناوشان أو دا يكراو هسه ما نتيجة كذا إني بين مترسي هو يعني كذاكيد بين راسيا إخوان ولا سطح بقولين دا كان ولا سطح يعني ضمنيا ولا سطح بيستياتنا بس سيناريو كا أجر وقتی هری بغیر که سیناری چوارم اونیه که مدرسه اونیه خوانه کنه میگه اگر بغداد بهیز میکنه چون باور ما بغداد بهیز نمیکنه دو گریمان داینه بغداد بهیز بود بغداد بهیز بود مدرسه اونیه سر هری که هر خوانه کش نمی‌نی بسیاری که حاکم بوجنات تکمون فرمود که محمد ولامات و ایشویه که پیوندی به شری روسیا و امریکا و ناتو روشالات و روشاوانی بچی و روسیا و بلنداشوا مثلا قراره هر تنها آوینه مثلا آوینه بتاعی بو اما بزنم عزیزانه برزن باور کردی هر چیه لگل آن حکومتی هریما بلی بزیاده باور کردی لگل اسم آبوی خوشی آو بیشانوی وجودی نه أبي ويلم لم هو واعي وده هو دو سؤال يعني بيلا شيء تفكر ولا زين بيلا شيء تفكر أنا بفتح أو برا خوش يعني إيه مش أدري بفتح عليه بس أنا خوش يعني جوابي أن شيء لسه هو يبغى قانوني لم وغاز در نشوله يا دوستك شيء طبعا عسى كم أجي مدينة وما كان محمد جوابي كرسي على ما سوا كرسي على خيرات لخصبك بس الموضوعي شو كوا مصا إما بوهفتكاني أيندا لسر لأنا دارائيكي ولسر لأنا سياسيكي تكليف لك رحمي حاجي رشيد شبسبوري كي تشكي لهفتكاني أيندا لشوني كي فراوانت لأنا دارائيكي لأنا سياسيكي شي تاوتيكي أمرو دار وقع كاك شغلتي كاك محمد جاشش برسياري ليك كاك محمد وكاني كي بيني والله مكان يويت يالبو جان كان برسياري خيرات هذا جي فوتو ما بساجان دست خوش بيد والله من دو برسياري بيتشان پەیوەست شەبۆی کاک شەڵەتی عیب نییە بۆ سەرانی کورد و ئەم دەسەڵاتە سیاسی خۆمان کە بە پەلە دەستوری عێراقا لە لاوەسترین دۆخە نووسیەوە بەڵام 31 ساڵە ڕاپەڕینە هەرێم خۆی دەستوری نیە تا بزانین سیستەمی حکومڕانەکەمان چۆنە مافی هاوڵاتی ئەم شتانە کە عیبێکی گەورەی بەڕای من دووەم ئەگەر ئەم هەرێمە بڕوخێکم بەڕای من ئەڕوخێن نزیکە ئەو 22 ملیارە چی ئەیانەوە قەرزەکە سپاس كاك محمد جاوش فرمو بس كاك دكتور بايزيد تفاصيلي باشية بسر بشكاني تري مرضاكاني نود من أكرب شو من أو بس بنود بتابتي بجيب شو كيمن تقريبا عام ولا اشتكانا واتجاه عام ورقه كاك عثمان دسخوشيه كم راسته ابيها واسطه بكري كاك بيشرو من لقال متوقع الشكاوى با سيناريو ركوتين بروا شو قدو سيناريو كيت يعني شر بحقت هاد كان مضمون كان تيقداني آسايش وأقري و استقراري كومالجي سلا عراق سلا كردستان لبروا تصور كم قرز به وليش نقول نكري اللهم أجر كومال فاكتوري كسر داخلنا به فتابتي زيان جاندن بمصلحتي وطني أقليم
ئەو حاڵەتەیە بە تاکید ئەوان گوێ نادەن ئیستیقلالی کوردستان و عێراق تێکچیە دەن دەنا لە هەموو حاڵەتەکان ئەبێ ڕێکوتن هەبێ و ئەوە باشترین استراتیژیە بۆ ئەوەی کە 41 ملیۆن توانە بە ئیسلاحات بژی بەڵام بەبێ ئەوەی کە ئیستیقلالی وڵاتەکە تێکتێ و ئیمکاناتیشی تیا هەیە بەڵام هەر کەسە تەنازول کە لەوەی کە هەیەی بەپێی هێز اینجا بەپێی هێز بێ کێ قازان زیاترەکە و کێ قازان سکەمترەکە ئەمە مۆزوعێکی ترە چونکە هێز پارسەنگی هێز لە عێراق زۆرترە کورد لە کوردستانە ئەوە بۆی مە باش نییە کاکە دیلمان یەکدو مۆزوعی ڕوشان دەستور برادرینە قیمەتی کاغەز و مێرەکەبەکەی نییە لە هیچ شوێنەکە ئەگەر هێزێک دەبێ زەمانیکە هێز بە معنای فراوان بە تایبەتی لەکوێیە لە وڵاتانەی سیستمی سیاسی نەمەیوە کەلتوری دیموکراسی نییە یەکتی قبولکردن نییە ئەمانە بەس منطقی هێز ئیشەکە و خۆ ئەگەر بەهاتە و رووسیا نەوەی نەبووایە ڕەنگە ئێستا هەر گورگ خواردبووی بەڕاست بۆیە هێز منطقی هێز مهمە بەنسبەت کوردستانی شۆ هێز مهمە بەڵام ئێمە بەداخەوە نەماتوانیوە پەروەردەی هێز بکەین و هێز لە هەموو حاڵەتەکانە زەمانی بۆ کردی بەڵام نەکراوە ئەوەیەکێک لە مشکلەکانە و کێتە سەر دابەشکردنی سامان جارێکی ئەگەڕین بۆ سەر ئەوەی کە ئەوە هێزە حەسمێکە حەقەکەی تو ئەخورێ یا حەقەکەی خۆت وەرەگری یان حەقی ئەوەی خۆشت دەخۆیت و ئەوەی ئەویش ئەبەی ئەمە هەمووی منطقی هێز بۆ ئێمە زانیمان لە عێراقیشە لە کوردستانیشە ئەوەی هێز کردوێتی تەفاهەمات و سەرمێزەکەش لە پشتی ئەوەی هێز بووە اینجا جاری وا بووە هێزی بە معنای فراوان هێز بووە و هەندێکیان ناوەڵا ڕەنگە سیاسەتی نێودەوڵەتی جارجار بوو بێ بە هێز بۆ کوردستان یان جارجار نەبوو بە هێز بۆ کوردستان ئەمە مۆزوعێکی ترە من زۆر ترسم هەیە ئێستا هەتاوەکو ئێستاکانە مووقفی مجتەمەعی دەوری هێز بۆ کوردستان ئێستا ئەو حەماسەتی نەبێ لەگەڵ کورداوەکی لە کێشەکانە تۆزی ترسێم هەیە کاک سەنگاو چەند درێژە بێتەوە سیناریۆکان ڕاستە شتێکی کوجایی نین بەڵام پابەندیشە بۆی ئێستا تۆپەکە لە ساحەی کوردستانەیە و هەموو کاتێک هێزێکی عێراقی ئەتوانێت بیجوڵێنێ شکاتی بکە ئەتوانێت تەحریکی کە لەبەر ئەوەی جوڵان ئەکرێ ئەو کاتانە بیجوڵان کە پێویستیان پێێتی ئەو کاتانێک کە کورد هیچ تەحەڕوشات ناکە دەستی لێنێن بەڵام کە لەگەڵ تەحەڕوشاتی زیادە ڕەوی کرد یەکسەر فایلێکی بۆ یەکەنەوە تەواو لەبەر ئەوە درێژ ئەخانێ کورد ئەخانێ ئیشی پێکەن ئیشی پێ ناکەن هەموو پابەندە بە ئەو مۆزوعە و زایدە مۆزوعی هێز بە مەنەفراوانەکە کە چۆن تەحەکوم بە فاکتەرەکانەوە کرێ بۆیە ئەکرێ بەیانی دەست پێ بکەن ئەکرێ زۆری بخایێنێ لە 2012ەوە شکاتی سەر تورکیا تەجی کراوە ئەمریکا دەریان کردو ئەو قانونش و ئەسا ئەشی جوڵێن و جوڵانیشی کورفەی بە عێراق تێناچێت یعنی زۆر بە ئاسانی ئەتوانن ملاحەقی ئەو شەریکاتانە بکەن ملاحەقەتەری کڕیارەکان بکەن ملاحەقی وڵاتەکانیش بکەن وتوان کێشان بۆ دروستکەن بەڕاستی چونکە ئەگەر بێت ئەوە ناقانونی ئێستا قانونیشی محکەمەی باڵای فیداڵی عێراقیان بەدەستەوەیە یعنی لە مەجای دەوری شازادە ئەڕۆ بۆیە پشت دەبەستین بەڵام وڵات زۆر ئەخانێ کۆڕەیەکی لەوە مشکلەکانی گوتاری سیاسی کوردەوە بێ بڵێ بەدەمیەوە گرم خۆ هەر ئەوە بڕۆ چەند ساڵێک بەڵام شەر نییە ئەوە هەر بەدەست ئێمەوە بێ چونکە یەک تەرەف نین لە مۆزوعەکەیە و زیاتر لە چەند تەرەفێکە بۆیە ئەکرێ زوش حەسم کرێ یا ئەسڵەن نەهێڵن ئەو ئیسفادەیە کە سەرەشەوە دروستە کاک ئومێد من لەگەڵ ئەوە کاک ئومێد قەلەقی ناوچە جێناکۆکەکانە منیش زیاتر لە ئەو کە قەلەقی جێناکۆکانم چونکە ئەوەی کە لە ئەم فترەیە کە ئێمە وازان هیچ ڕووی نەیاوە زمانی سەدام حوسێن ئەوەنە تعریب نەکرابوو ئێستا تعریبەکە نەوعێکی تریشە تعریب هەر تعریب نییە تعریبی شیعیە
يعني استخلك سنة عربة جانا بتولي وكو كرد جانا بتولي بو كيف سرخطي هلال شيعي بو أول خطري في جوريا خطري جورك أملا شيعة لواك بتنها عراق صحباري ناكا عراق صحباري عربكيك والله إيران صحباري شيعكيك يعني بيبقى دولانا بو إما زور قرصة أو توقل من الكمان كينوا يعني إيش كمان قرص لك هرم مليان نابينيا والله برسالة قرصة بلام أجر برشمينت أجر كل نتوانه فروردي هيسكا معنى شيء شمسرية شمسرية براسي زور فوجته والله باش تنيشتو بداية مقصد ها باش تنيشتو بداية بس أنا تحصل بداية هنا تۆزێکی کاکمەسوور ڕایگرتووە گەم شەو جەڵدە لێیە ئەو ساحەیە مەبینی چی بەسەر تۆزێک کاکمەسوور ڕایگرتووە باقي بروح شيء قرض كان ذاته والله تبغى نقول لي حصل الله عما سلف يان لسبنا كركابي وتاكل بيساعدكم نالك عن شو زور سباس